خۆگەورتان لێبێ ئەزیزانی کەناڵی ئەسمانی پێیان بەرنامی پەیامی ڕۆژ خوشحاڵینە ڕۆژێکی نوێدا پێتان گەیشتینەوە هیوادارینە بۆتان پڕخێر و خۆشی بێ ڕۆژێکی پڕ بەرەکەت و پڕکار و چالاکی و بەرهەمتانە بێ دوور بن لە هەموو ناخۆشی بێ بوڵایەک. بەڵای زۆر سپاس ئەزیزان سڵای خۆتان لێبێ و کاتەوە کاتێکتان باش هیوادارین ئارامی میوانی دڵەکانتان بۆ ئەمڕۆتان بە باشی بەڕێ بکەن. کۆمەڵی بڕگە بابەتمان بۆ ئامادەکردن لە پەیامی ڕۆژەوە پێشکەشانی دەکەین هیوادارین کە بینەرمان بن و سوود لە بابەت و تەوەرەکانی ئەمڕۆ ببینن. لەو بابەتانی ئەمڕۆ ئامادەمان کردووە تەوەریەکەمان تایبەتە بە ڕۆڵی سۆشیال میدیا لە بازاڕ و مارکێتینگدا لەگەڵ پێشکەوتنی جیهاندا و لە دنیای ئێستادا لە بواری بازاڕکردنا گرنگێکی زۆر دەدرێت بە بواری سۆشیال میدیا واتە بەشێکی گرنگ لە مارکێتینگ ئێستاە سۆشیال میدیایە تەنانەت ئەو شوێنانەی کە شوێنێکی سەرەکیشیان هەبێن بەشێک لە کارەکان بۆ بە گرنگیدان بۆی کە کاڵاکانیان لە سۆشیال میدیاوە بڵاو بکەرەوە خواستێکی زیاتری لەسەر هەبێت و ئێستاش ئەو بۆ بە تەکنیکێک سۆشیال میدیا مەودایەکی زۆر فراوانە بۆ بازرگانیکردن و بۆ ئەوەی کە خەڵک لێەوە دەست بکا بە بزنس و کارەکانی. بەڵێ بۆ گرنگیدان بم بوارەش وای لێ هاتووە ئێستا کۆمەڵێک ڕاهێنەرمان هەیە کۆمەڵێک تەکنیکی نوێ هەیە بۆ گرنگیدان بم بابەتە بۆ ئەوی کە بە شێوازێکی باشتر تۆکاڵەکان لە ڕێی سۆشیال میدیاوە بکات و چەندین تەکنیک و بواری خۆی هەیە کە ئەمڕۆ کەسێکی پسپۆڕ و شارەزا لە پەیامی ڕۆژ لەگەڵمان دەبێت و باس لەوە دەکەین کە لە دنیای ئێستادا چۆن دەتوانین گرنگی زیاتر بدەین بە مارکێتینگ لە سۆشیال میدیا و بتوانین بە شێوازێکی سەردەمیانە کاڵەکانمان لێساق بکەینەوە گرنگی زیاتری پێبێت. هەروەکو هاوکارم پێشتر ئامادەی ئاماژەی پێکرد لە یەکێکتر لە تەوەرەکانە بابەتێکمان بۆ ئامادەکردن لەسەر گرنگی باڵاپۆشی و شێواز و ستایلەکانی پۆشاکی خانمانی باڵاپۆش وەکو ئەوەی کە ئەبینین لە ئێستا سوپاس بۆخوا خەڵکێکی زۆر ڕووی کردوتە باڵاپۆشی هۆنیە لەوانەیە هەندێک کەس پێچوانەی ئەم ڕێی هەبێ بەڵام ئەوەی کە من تێکەڵم لەناو خەڵکا ئەی بینم خەڵکێکی زۆر ئێستا مەبەستم خانمانە باڵاپۆشن پارێزگاری لە باڵاپۆشیەکانیان ئەکەن و کۆمەڵێک شوێنیش دروست بوون کە بەڕاستی گرنگی ئەدەن بە باڵاپۆشی هەم لە هێنانی پۆشاکی باڵاپۆشی لەچێک حیجاب ئەو پارچانێکی ئێمەی خانمانی باڵاپۆش بەکارئێن و هەروەها ئێستا کۆمەڵێک ستایلی زۆر جوان دروست بوون بۆ ئەوەی خانمانی باڵاپۆش خۆیانی پێوە بڕازێنەوە و ڕێکخستێکی جوانی بۆ بکەن بەتایبەتی لە بۆنەکاندا زۆرترین کێشەی باڵاپۆشان ئەوەیە کە بیانێ بە شازێکی دروست ئەو شێوازێکی ئەیانەوە ڕێکخستێکی باشی بۆ بکەن بۆیە ئەو بابەتەمان تایبەتە بێ بۆ بابەتێکی زۆر جوان و ناوازە و تایبەتە بێت کە لە پەیامی ڕۆژەوە بۆمان ئامادەکردوون لە دەست خۆتانی مەدەن و بینەری بن. زۆر چاکە ئازیزان سەرتاژ هەروەکو هەمیشە ئەچینە لای کەش و هەوا بزانێکین پلەی گەرما لە شارەکانی هەرێمی کوردستان چەنێکە بن ئەمڕۆ.
سڵاتان لەبێ ئازیزان لە تەوری یەکەمین بەرنامەکانمانەوە پێشتر ئاماژەمان پێدا قسەکەین لەسەر ڕۆڵ و پێگەی سۆشیال میدیا لە ناو بازاڕ و مارکێتینگدا. ئایا مارکێتینگ خۆی چییە؟ ئەکرێ سۆشیال میدیا چۆن بەکاربێت لە ناو مارکێتینە؟ شێوازەکانی مارکێتین چین؟ لەو نێوەندایە باسی سپۆنسەرکردن ئەکەین کە خەڵکی ئێستا زۆر بەکاری ئەهێنێ لە بواری بزنس و بازرگانی لە ناو دیجیتال میدیایە. بۆ ئەم بەستە میوانداری زۆر بەڕێز کاک پێشین ئیسماعیلمان کردەوە، ڕاهێنەر و ڕاوێژکار لە بواری مارکێتینە. کاک پێشین زۆر بەخێر بن. سپاس بۆ ئامادەبوونە. سەرەتا حەزەکەم لەوە دەست پێ بکەم مارکێتین خۆی چییە ئەگەر پێمان بناسێنی؟ خۆی مارکێتین یاخود بابەتی بازارگەری بە شوەیەکی گشتی باسیکەین بریتە لەوەی کە باشترین ڕێگە بدۆزیتەوە تاکو بابەت و بەرهەم و کاڵاکەت بە مشتەرەکە بگەێنیت یاخود شێوازە کاڵاکەت ساخت بکەیتەوە بەلای مشتریە. چکە ئێمە ساگە دیجیتال مارکێتینمان هەیە، مارکێتینشمان هەیە. ئەگەر مارکێتین بە شوەیەکی گشتی باسیکەین بێجگە لە بابەتی دیجیتاڵی و ئینتەرنێت، یعنی بێجگە لە دەرەوەی ئەوە پروشە دەگرێتەوە، فلێکس دەگرێتەوە، کۆمەڵ بابەتی تریشەگرێتەوە. بوارێکی فراوانترەوە. بەڵێ بوارێکی فراوانترە. بەڵام دیجیتال مارکێتین ئەگەر باسی ئەوە بکەین بە اختصاص مەبەستمان لەوەیە کە بەرهەمێک کاڵایەک لە ڕێگەی دیجیتاڵیە و لە ڕێگەی ئینتەرنێتەوە بڵاو بکەینەوە کە باوترین شێوەیان باوترین شێوەی دیجیتال مارکێتین لە ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوە. کاک پێشین لێستا شێوازێکی نوێ هەیە و تەنانەت وەکو زانستێکی لێ هاتووە باری مارکێتینگ و بزنس و چەندین خول و ڕاهێنان لە بوارەکەیە هەیە. بەڕێزی شتان وەکو ڕاهێنەرە کێسە لەو بوارەدان شێوازەکانی بە بازارکردن لە دیجیتال میدیاوە خۆت لە سۆشیال میدیاوە نوێترین ڕێکارەکان چین بۆ ئەوی کە من کاڵەکانم بە باشترین شێوە ساخت بکەمەوە و بتوانم سوودێک لەو ئەزمونەوە وەربگرم؟ بەڵێ بێگومان ئێمە کۆمەڵێک ستانداردمانەیە کە ئیشی پێکرێت واتە کۆمەڵێک ڕێگا و ڕێکاری دیاریکرامانەیە بۆ هەموو بەرهەمێ بۆ هەموو کاڵایەک ئەتوانین کە ئەو ڕێگایانە بەکاربێنین. بەڵام لە کاتێک کە تویتە ناو بابەتی دیجیتال مارکێتی تۆ پێویستەکە نوێگەریە بکەی لە ئیشەکە. چکە ئەگەر ئەو نوێگەریە نەکەیت خەڵک سەرنجی بەلای کاڵاکەی تۆ ڕاناکێشێ بە هیچ شێوەیەک. کاتە سەرەتا ئەکەوێتەوە سەر خودی ئیشەکە چ جۆرە ئیشێکە وەگدانی تۆ بۆ کاڵاک. بەڵێ بۆ نمونە ئێساکە ئەگەر باسی بابەتێکی جلوبەر بکەین ئەگەر لە فەیسبووکە ئێمە ئەو بابەتی جلوبەرگە ئەو کاڵایە بڵاو بکەینەوە سپانسەری بۆ بکەین ئەگەر یەک کەمتر سەرکەوتوو بێت وەک لەوەی کە لە ئینستاگرام بڵاوکرێتەوە کە خانمان زیاتر بەکارهێنن کەواتە بێ بزەبێت لەگەڵ بزنسەکەیە لەگەڵ ئیشەکەیە لەگەڵ ئەو کاڵە و بەرهەمەی کە تۆ ئەتەوێت بڵای بکەیتەوە ئەو سۆشیال میدیا بگونجێنی وە ستراتیژی و تەکنیکەکانیش کە بەکاری ئێنی بۆ سپانسەرکردن بۆ بڵاوکردنەوە هەرمی لەگەڵ بگونجێنی. کاتە بینەری خانمان لە ئینستاگرام زیاترە؟ بەڵێ بۆ ئەوانی کە ئێستا پێیجیان هەیە با بینەرەوەی سۆشیال میدیا وازانن کە لە کاتێکە بابەتێکی جوانکاری ئافرەتان یاخود بابەتێکی جلوبەرگە ئیتری مناڵ پۆشاکی مناڵان بێ یاخودی خانمان بێ ڕاستەخۆ لە ئینستاگرام بڵاوەکەنەوە فەیسبوک تەرکەکەن. ئێستا بۆ منە ئەگەر خولێکی منداڵان بێت خولێکی پۆلی 1 بۆ 9 بنەڕەتی بێ ئەو دوکاتە لە هەردووچیانە بڵاوەکرێتەوە بەڵام زیاتر گرنگی بە فەیسبوکەکە ئادرێت. زۆر باشە کاک پێشین ئێمە ئەگەر وەکو هۆنیاش پرسیاری کرد ئەگەر کاڵایەکمان هەبێ بمانوێت ساقیکەینەوە باشترین ڕێگاکان کامانن بۆ ئەوەی سەرنجی کڕیاری پێڕابکێشین بۆ ئەو کاڵایە؟ بێگومان وەکو ئەوی کە کۆمپانیای مێتا خۆشی ئێڵێت باشترین ڕێگە بریتی لە دروستکردنی پۆستێکی ڤیدۆیی چکە ڤیدۆ 5 ئەوەندە کاریگەرترەوە لە ڕسم. بەڵام ئێمە ئەگەر بمانوێت کاڵایەک بەرهەمێ بڵاو بکەینەوە پێویستە کات هەموو ڕێگاکان بەکاربێنین. بۆ نمونەیەک ساکە لە بابەتی دیجیتال مارکێتینش کەمێک بچینە دەرەوە هیوایڵێ من پروشەر بەکار نایەنم باشڵی خەڵک فڕێ ئەدات بەڵام نازانین لە ڕێگەی ئەو پروشەرەوە حاڵەتێک لە حاڵەتەکانی مشتری تی ئەپەڕێنێک کە بریتی لە حاڵەتی ئەوێرنس ئەو کاتە مشتریەکە ئاگادارە بێت لە بزنس و ئیشەکەی ئەم کەواتە بەڵێ ناسانێکی بۆ کات ئێمە کۆمەڵی حاڵەتمانەیە مشتری یەکێک لە حاڵەتەکان بریتە لە ئەوێرنس ئەوەی کە ئاگاداری مشتریەکە بکەیتەوە کە بزنس و کاڵاو بەرهەمەکەی تۆ بوونی هەیە باشە کەواتە باشترین ڕێگە ئەوەیە کە هەموو ڕێگاکان بەکاربێنیت. ئەگەر من هاتوو لاپەڕێکی تایبەتم هەبوو بە بوارەی بزنس و فرۆشتن و مارکێتینگ پێویستەکە کە من تەنها پۆستێک بکەم تەنها پۆستکردن ئیتر ڤیدیۆ بێ ڕسم بێ یاخۆ دانانی ستۆری بێ ئەمە ئەوە ئەکات کە ئەم کاڵایی من لای خەڵک خوازراو بێ یاخود پێویستەکە لەگەڵ ئەم پۆستکردنە لەگەڵ ئەم چالاکیانەی منە چ شتێک بکەم بۆ ئەوی کە زیاتر سەرنجی بینەرەکانم ڕاکێشە یاخود کۆنتاکتێکی باشتر لەگەڵ ئەو کڕیارەکانما دروست بکەم بۆ ئەوەی کە ئەم کاڵایەم زیاتر بناسرێت. ئێمە کاتێککە بەرهەمێک بڵاوەکەینەوە باشە بێژگەلێک کە بە ڤیددیۆی بە ڕستمیش بڵاوەکەین یاخود تۆ کاتوێ شتێک بڵاو بکەیتەوە پێویستە کات کە نێوان خۆت و مشتریەکە ئەو مەسافە نەهێڵیت هەنگاوەکانی بۆ کەم بکەیتەوە
ئێستانێک کەسێکە یەکەم جا پێیجێکدانێ زۆر بە ئاسانی سپۆنسەرێکەکات لە خوار پۆستەکە نووسرا بوو سپۆسمان جێگی پیانێت و چەنەڵ بژارنێک ئەنجامێدات وازانین سپۆنسەرکردن شتێکی زۆر سادە و ساکارە بەڵام کە ئەچێتە ناو بابەتەکەەوە خوڵایی بابەتەکە ئەبینێت و وردەکارەکەی بینێت ئەو کاتە ئەزانێت کە ئەڵێ من هیچم نەزانیوە باشە کەواتە کە تۆ هەڵەسی بە بڵاوکردنەوەی بابەتێک باشە ئەتوانین تەنانەت بۆ سپۆنسەرەکە بە کەسانێک بگەینی کە حەزیان لە فڵان کاڵا بێت بۆ من شتێک بڵاوەکەمەوە باڵێن خولێکی منداڵان ئەو کاتە چێگەین ئەڵێن ئازێنێ با بە دایک و باوک بکات با بە دایک و باوکێ بگات کە مناڵەکانیان تەمەنی لەونە بۆ ئەو نییە بۆ من ئێستاکە چ پێویست دەکات ئێستا یەکێک لە ئەو کەسانی کە سپۆنسەری بۆکەم سپۆنسەرێکی کردو و بەحساب خۆشی بە شارزا ئازانی بەڵام بەداخۆ لە جیاتی بیا لە سلێمانی کە بزنس و ئیشەکەی لێ بوو دابووی لە وڵاتی ئەمریکا یەکەواتە لەو کاتێ غەڵەتێکی کردووە پارەی بە فیڕۆداوە بابەتی سپۆنسەرکردنیش بابەتێکە و چونکە حساباتی تیا پێویستەکە کەسێ بیکە کە پرۆفیشناڵ بێت ئەگەر کەسێ بیکە کە شارەزایی نەبێت ئەو کاتە غەڵەت ڕۆیات پارە بە فیڕۆشێت خاتوستەنا پێشەوەی کە بەڕستان پرسیارە بکەن حەزەکەم ئەو پرسیارە بکەم باسی لە سپۆنسەر کرد گەر لە سەرەتاوە پێمان بڵێ سپۆنسەر چییە ئەو تەکنیکانی کە باست کرد لە سپۆنسەرە هەر لە دیاریکردنی تەمەنەوە لە دیاریکردنی ڕەگەزەوە لە دیاریکردنی ئەو ناوچەی کە من ئەمەوێ ئەم بینەرە ئەم لەم سنوورەیە ئەم کاڵایی من ببینێت تەمەنێکی تایبەت ئەمە تا چەندێک گرنگە و ئایا سپۆنسەرکردن بەڕاستی ڕێگایەکی زۆر باش و دروستە بۆ ئەوی کە ئێمە پەرە بە بوارەکەمان بین بڵێ وەکۆی کە بڵێن سپۆنسەرکردن چیە ئێستا کۆمەڵێک لە بەڕێوەیانی سۆشیال میدیاڵن کە من سپۆنسەرەکەم مەسج دەکڕم لە کۆمپانیای مێتا کۆمپانیای فیسبوک یاخود ئینگێجمنت دەکڕم بەڵام خۆی شتی وانە ئێمە بینەر ئەکڕین بۆ نەتۆ سێ چوار پۆستە بینیت ئەو پەیجانە یاخود هی فرێندەکانت کە لایکی پەیجەکانە کردو یاخود ئەدە بۆ فرێندەکانە ناردووە دوای ئەو چەند پۆستە یەک پۆستە پیشان نووسا سپۆنسەریت یاخود بە عەرەبیەکەی مومەویل باشە یعنی ئەو پۆستی ئێمە کە ئێمە بە زۆر بە خەڵکێکێنین بینەر بۆ خۆمان پێیاکەین وەکو ئەوەی کە شێوازی دیاریکردنی سپۆنسەرەکە بۆ من ناتوانم یەکی لە محافەزەکان دیاریکەم ئەگەر کارەکە ئۆنلاین بێت گەیاندن هەبێت ئەو کاتە هەموو محافەزە کوردەکان دیاریەکەم ئەگەر بۆ منە کارەکەم بۆ محافەزە عێراقیەکانیش عەرەبیەکان بێت ئەو کاتە چی شەکەم عێراقیش دیاریەکەم باش چکە گەیاندنم هەیە ڕەگەزەکە پێویستەکات لەگەڵ ئیشەکەی تۆیا بگونجێت چکە ئێستاکە بۆ ئەگەر بەس لە نمونەیەک بکەین باڵێ خولێکی مناڵان پۆشاکی ئافرەتان پۆشاکی ئافرەتان باشە چ پێویستەکە پیاو ببینێت یو کاتە پێویستەکە تەنها ئافرەت ببینێت وانە بۆن مناگەر باسی ئێسانێ بزنسێک چیەکەن کەستەی ڕۆژی لەدایک بوو نەفرۆشن باشە ئێمە چیەکەین لە ڕێگەی سپۆنسەرەکە ئەیگەێنین بە هاوڕێی ئەو کەسانی کە ڕۆژی لەدایک بوونیان هەیە نەک خۆیان تێگەی بۆی نێوەکەمە سپرایز شتێکی لەو بابەتی بۆ بکەن ئەوانە هەر هەمووی ئەکرێت ئێمە کۆمەڵێک داتای زۆرمان لەسەر کۆکراوە بۆن موناگەر هۆنیان بەیانی بەرزدەی بێ ڕۆژ لە دایک بوونی بێ کۆمپانیای مێتا ئەو جۆرە ڕێکلامانە بە من ئەگەیەنێت بەڵێ ئەڵێ عەزت نەبێ بە سپۆنسەرەکان بە کەسانێ بگات سپرایزێکە بۆ بکەم ئەڵێ سپۆنسەرەکان بە کەسانێک بگات کە لەم هەفتەیە بۆن منە ڕۆژی لە دایک بوونیان و کاتاتوان سپرایزێکی بۆ بکەیت بۆ شێوازەیە بچکە ئێمە کۆمپانیای مێتا کۆمەڵێک داتای زۆری لەسەر ئێمە کۆ کردوێتەوە لە ساڵی 2010 لێکۆڵینەوەی کرا لەم لێکۆڵینەوە وتی کە کۆمپانیای فەیسبوک ئەو کاتە مێتانە بوو لە دایک و باوکمان زیاتر دەربارەی ئێمە ئازانێت باشە لە دایک و باوکمان زیاتر بەڵێ لەو کاتەشە ئێستا کە 2022 باشە بێکمان لە خۆمان زیاتر دەرباری خۆمان ئەزانێت ینی شتەکە وای لاتوە ئەو نەداتای کۆ کردوتەوە ئەتوانێت کە هەموو حەز و ئارەزووی ئێمە بزانێت کۆمپانی مێتە بۆ ئێمە شەتوانین لە ڕێگەی سپۆنسەرەکانمانەوە بە حەز و ئارەزوو مواصفاتی ئەو کەسی بگەینی کە ئەمانوێت واتە هەرچی ئێمە بڵاوی ئەەکەینەوە هەرچی ئێمە لە ئەباوتەکانمانە دەیانێت لە کۆمپانیای مێتا بێ بە زانیاری ئەباوتەکە تەنها بەشێکێتی تۆ بۆ منە لایکی پۆستەکەی جلوبەری ئافرەتانە کۆمپانی مێتا لای خۆی ئەڵێ چی ئەڵێ خات و فڵانکەس باشە حەزی لە جلوبەرکە حەزانێ پۆستی جلوبەرکی زیاتر پیشانە ڕاستە من فترەیە پێش ئێستا سەیری جانتامە کرد پێویستم بە جانتایە بوو هەتا یەک مانگ دوای ئەوە من ڕێکلامی جانتام بۆ هاو پێشم بۆ سپۆنسەری جانتایان کردبوو جانتای تر هەموو جۆرەکانی زۆر چاکە کاک پێشین یەکێک لە مهمەتەکان لە مارکێتینە ئەوەیە تۆ بزانی پێداویستی کڕیارەکانت چییە ئەگەر واز لە سپۆنسەر بێنین بۆ نمونە ئێمە خۆمان بەدوای ئەوەیە بگەڕین کە پێداویستی کڕیارەکانمان بدۆزینەوە چ ڕێگایەک بەکاربێنین بۆ ئەوە
یەکێک لە ڕێگاکان ئەوەیە بۆ منە تۆ باسی ئەوەکە کە بابەتەکە نازانی کە چیەک بڵاوی ئەەکەیتەوە تۆ کاڵایەک بێنیت کە خەڵک پێویستێتی باشە ئەو کاتە کۆمەڵک وێبسایتی زۆرمان هەیە ئەو شتانی کە خەڵک زۆر ئیکڕێ فریکوێنسێکی لەسەر خەڵک زۆر داوایە کات بۆ نە وێبسایتی ئەلیبابا یا شوێنێکی ترە ئەو کاڵانی کە خەڵک زۆر داوای کە سەری و کاڵانەیەکەیت و کاڵانی کە سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشەوە بەڵام ئەگەر تۆ کاڵایەکت هەبێت کاڵایەک بتوێت ساقی بکەیتەوە بەسەر مشتریە ئەو کاتەشە بێت کە دیجیتال مارکتینگێکی باشی بۆ بکەیت بە 4-5 شێواز ئەم کاڵایە بڵاو بکەیتەوە نەوەک تەنها بە یەک شێواز و بە یەک جۆری سپانسەر. من حەز ئەەکەم سەرنج بینە سەر هەموو لایەنەکانی سوۆشال میدیا گەر باس لە سپۆنسەرکەین تەنها ڕەنگە و بڕێ پارەی بێ بۆ کەسێک کە بزنسێکی سەرەتایی هەبێ ڕەنگە تا ڕادێک قرس بێت بۆی با باس لە هەموو لایەنەکانی ناو سوۆشال میدیا بکەین هەر لەم ڤیدیۆ کورتانی کە ئێستا لە تیکتۆک و ئینستاگرام و تەنها لە فەیسبووکیش واستێکی زۆری لەسەرەوە بینەرێکی زۆری هەیە ئایا ئێمە چۆن بتوانین کە ڤیدیۆ کورت بەکاربێنین تەنانەت کۆمنت تەنانەت ئەو لایکانێکی ئەیکەین بۆ ئەوەی کە سوودێک بە پەیجەکە ئێمە بۆ بەرهەمانێکی ئێمە بڵاوی ئەەکەینەوە بگەێنێ و چۆن پۆست بکەین یعنی بۆ نمونەم لە ڕۆژێکا چەند پۆست بکەم یاخود ئایا لە هەفتەیەکا چەندێک بێ لە چ کاتێکا بێ ئەمە چۆن بزانم خواستی بینەرەکانم چۆنە و لە چ کاتێکا زیاتر ئەو ئەکاونتەی من ئەو لاپەڕەی من کڕیارەکانم زیاتر لەسەر خەتن بۆی زیاتر کاڵەکانم ببینن. بەڵێ ئێمە خۆی لە هەموو سوۆشال میدیاکانە کە بەکارێنینی کۆمپانیای مێتا یاخود هەر کۆمپانیایەکی تر بێت بەشی ئینسایتمانەیە بەشێکمانەیە کە تێ ئامارەکانی تیاوەرەگرین بۆ نەو کەسانی لایکی پێیجەکەمیان کردوون تەمەنیان لە نێوان چەنە ڕەگەزیان چەنە ڕەگەزیان کامەیە ئافرەت نییە خۆ پیاوە زیاتر باش ئەوانە ئەتوانین هەرەمووی کۆ بکەینەوە بۆ نەگەر تۆ بڵێ من کاڵایەک بڵاوەکەم و عەزەت نەبێت چ سوۆشیال میدیایە بۆ من باشە ئەو کاتم بزانم بەرهەمەکەی تۆ چۆنە چ کەسێ حەزی لێتی لە کام سوۆشیال میدیایانە زیاتر ئیسفادە ئەکەیت تا دۆزم کاتەکەشی دیاری کراوە کە لە چ کاتێکە فانەکانت ئەکتەن ئەوان ستانداردمان هەیە یعنی بۆ مناڵین بۆ منە کۆمەڵە کاتێ پێش نیوەڕۆ کاتی ئێوارە یاخود کاتی شەوان دوای عیشا بڵاو بکرێت و پۆستەکان باشترە بەڵام لە کۆتایی کە خەڵک مۆبایل زۆر بەڵام لە کۆتایی پیسەکە تاقیب بکەیتەوە کە لەگەڵ پەیجەکەی تویا چ کاتێکە گونجێت کاتە مەرجی ئەمە بۆ هەمووی ستانداردەیە بەڵام ئەبێت تاقیب بکەیتەوە تاقیکردنەوە باشترین سەلماندنە بۆ شتە پێویستەکات کە تاقیب بکەیتەوە چ کاتێک بۆ پەیج و کاڵەوە بەرهەمەکەی تۆ باشە کە بڵاو بکرێتەوە یاخود سپۆنسەر بکرێت کاتە لەم کاتێ ئەگەر سپۆنسەر بەکارنهێنێت دەتوانری بەبێ سپۆنسەر تۆ پەیجەکەت ئەکتیڤ بکەیت و سودێکی تاوا ببینی لەو پۆست و بابەتانی کە ئیکەی ڕۆژانە ئێمە ئێستا بۆ من لە سوۆشیال میدیاکانمان شتێکی تازە هاتووە لە ئینستاگرام و لە فەیسبووکیشا پێوتن ڕیلز ئەم ڕیلسە من پێناسەیەکەم وەکو سپۆنسەرێکی بە بەرامبەر یعنی هیچ پرۆپارێک نایت شتەکە بڵاوەکەیتەوە هەر وەکو تیکتۆک وایە بە بینەرەکانێک گەینە کە حەزن لە بابەتەکەی تۆیە بەڵام پێویستەکە کە بابەتەکە و گشتگیر بێت بابەتەکە و خەڵک زۆر حەزی لێ بێت ئەو کاتە چیە بێت پۆستەکە و ئەکتیڤە بێت ئەگەری هەیە ئەگەر سپۆنسەرێکی $100 گەیت نەگات بە و ڕیلسێکە دایانیت لە کاتێکە کە بابەتەکە و گشتگیر بێت. زۆر چاکە کاک پێشین شتێکمان هەیە بڵند بۆ ئەم جۆرە بازرگانیە کە ئێمە ئەیکەین پلتفۆرمی فەیسبوک باشە بۆ ئەم جۆرانی ئینستاگرام باشە لە شوێنی تر تیکتۆک سناپچات ستاندەرێکمان هەیە شتانی جیا بکاتەوە لە ناو مارکێتینە بێکمان بەپێی ئەو کاڵاو بەرهەمەی تۆ ئێمە ئەزمونمان کردووە کە لە چ دانەیەکیانە بۆ منە چ شتێ باشە سەر ئێوە بتان کە جلوبەرگونتم ئینستاگرام یەکسەر باشە چکە ئەزمونمان کردووە پێشتر بەڵام خۆی ئەگەر بەرهەمێکت هەبێت لە هەموو سوۆشیال میدیاکانە بڵاوێکی تۆ باشترە یعنی هیچ دانەیەکیان لێ نەپەڕێنیت بەڵام تەرکیزکەیتە سەر ئەوەی کە تۆ بەخۆتی تایە باشە تەرکیزەکەیتە سەر ئەو سوۆشیال میدیایی کە بینەرەکانی زیاتر لەوەیە هەمووشی بەکارێنیت. زۆر چاکە شێوازەکانی سپۆنسەرکردن چین ئەگەر پێمان بڵێ ئایا هەر سپۆنسەرکردن ئەوەیە کە تۆ بڕێک پارە بدەی بە کۆمپانیای مێتا ئەویش پۆستەکە بۆ بڵاوکاتەوە بۆ مەرجانی کە خۆت دادناویان شێوازێکی تریش هەیە جگە لەوانە بەڵێ یەکێک لە مشکلانی کە تووشمانە بێت خاوەنکارەکان خۆیان هەوڵێن کە سپۆنسەرکەن بە بێەوەی کە شارەزایەکی زۆریان هەبێت یاخۆ شارەزایەکی ماوناوەندیشان نییە تەنها چن خوار پۆستەکەن سوا بوست پۆست کلیکێکی لەسەرکەن ماستەرکاردی خۆیان هەیە و سپۆنسەرەکە ئەنجامێن بەڵام وردەکاری زۆرە سپۆنسەرکردن کە پێویستەکە هەموو کەسێک نابێت هەموو کەسێک نابێت چکە بلێو کاتێ پارە بە فیڕۆچێت چینە لای خاوەنکارێک گوتی خۆم سپۆنسەرکردن شارەزام سێرمانکە 16 وەرەقەی بە فیڕۆیاوە یعنی پارێکی زۆرە ئەو 16 وەرەقە بە سەدان مشتری بۆ هات بۆ بزنسەکەی سپۆنسەرکردن ئێمە جۆری سپۆنسەرمان هەیە ئامانجەکەمان دیاری ئەەکەین لای کۆمپانیای مێتا بۆ منە مەڵام سپۆنسەرێک مەوێت تەنها بۆ مەسج بێت سپۆنسەرێک مەوێت تەنها بۆ لایک و کۆمنت بێت بۆ ئینگێجمنت بێت باشە یعنی جۆری سپۆنسەرمان هەیە کۆمەڵێک جۆری سپۆنسەری زۆرمان هەیە باشە وەلقیشان لێ بێتەوە بە تێکەڵکردنی ئەم سپۆنسەرانە وە بڵاوکردنەوەی بەرهەمەکەت ئێمە استراتیژی دروستەکەین
استراتیژی سپانسەرکردن دروستەکەین واتە بە استراتیژی جۆری سپانسەر لەگەڵ ئیشەکەی تۆ بەرهەمەکەی تۆ بگونجێت هیوایە کاڵە من استراتیژی بەکار نایانم لە کۆتایە لەسەر ئەو کاڵایی کە بڵاوێکەمە کەوتووە سپانسەر کە سەرکەوتووە یاخودنا بەڵام وان نییە تۆ کە $100 بڕەپارێک ئامادە بکەیت بۆ بەرهەمێک کە بڵاوی بکەیت تۆ سپانسەری بکەیت ئەگە کەسێکی ناشارەزا بیکە $60 لاوانچە ئیسفادی لەکە ینی لە 60 لە 50 بەڵام ئەگە کەسێکی شارەزا بیکات ئەو کاتە لە 100 ئیسفادە لە پارەکە کات کە تۆ بڵاو کردوتەوە کەواتە بابچینە سەرباسێکی گرنگ ئەو هەڵانەچێک کە پێویستەکە خۆمانی لێ بە دوور بگرین بە تایبەتی ئەوانی کە خاوەن پیجن خاوەن دوکانن دەیانەوێ گرنگی زیاتر بە بواری مارکتینگ دیجیتال بدەن ئەو هەڵانە چین هەر بنە باست کرد کە ئێمە لە خۆمانەوە هەندێک سپۆنسەر لێبێن یاخۆت هەندێک جۆر و شاز بەکاربێنین کە ئیتر مادەم وتراوە ئەم شازە باشە یەکسەر دووبارە بکەینەوە ببێ ئەوەی کە هیچ زانیارێکمان لەسەر ئەم پرۆسەیە هەبێت بەڵێ کۆمەڵێک هەڵی زۆرمان تووشە بێت کە یان خود خاوەنکارەکان تووشیانە بێت بە بەردەوامی پەیوەندیم پێوەگرێکی لە هەڵانە ئەکاونتەکانیان دیسەیبڵە بێت یعنی ئەکاونتەکانیان سزا ئەدرێت بۆ یەکێک لە یاساکانی کۆمپانیای مێتایان شکاندەوە یەکێک لە هەڵەکانی ترەوەی کە ئەکاونتەکانیان قەرزارە بێت لەبەر ئەوەی حسابیان بۆ عمولی ماسەرکاردەکە نەکردووە یاخود حسابیان بۆ بڕی پارەکە نەکردووە هیوایە کە سپۆنسەرەکان جامەیە لە خوارەوە دەخوارەوە یەک سەیڤەیە پەنجێکی پیانێت بەڵام بۆ سەیڤی کە ئیکات لەوانچە $10 $20 زیاد کرد بێ بۆ ئەو بڕەپاری کە خۆی سپۆنسەری کردووە لەو کاتەیە ئەگەر ئەکا ماسەرکاردەکە ئەو بڕەپاریتیانە بە قەرزارە بێت باشە یەکێکی تر لەو هەڵانی کە زۆر پرسیارم لێ کرێتەوە ئەکاونت ئەسووتێت بۆی ئەوەی کە شتێک کە بڵاوە کرێتەوە باشە بە شێوازێک بڵاوە کرێتەوە کە کۆمپانیای مێتا واتی ئەگات بە نەشیایی باسی کاڵاکۆ کردووە بۆ نەتۆ مارکەیەک هیچ جلوبەرکە هی پێڵا هیچ جوانکاری هە شتێکە ڤیددیوەکی یەکەیت لە ئینستاگرام بڵاوەکەیتەوە بەڵام شێوازی بڵاوکردنەوەکە وا ئەکات کە ئینستاگرامەکە بسووتێت چکە کۆمپانیای مێتا لە زمانی ئێمە تێناکات ئەو خاوەنی ئەو خاون مارکەکەی کە خاون کۆمپانیاکەی کە ئەو جلوبەرگە ئەو بەرهەمە دروستەکات واتێگە کە تۆ بە شێوازێکی خراپ باسی ئەمە کردووە باسی ئەم کۆپیڕایتیشمان هەیە بەڵێ مەسایلی کۆپیڕایتیشمانەیە کابێت لە بەرچاوی بگرین یەکە ڤیدیۆ کۆپیڕایت بێت دوو حەڵتی بەسەرایەت یانەوەتانێ ڤیدیۆکە پیشانی کەس نادرێت بەڵام لە پیجەکە هەیەوتەنە ئەدمینەکان توان ببینن یاخود ئەوەتانێ بەشێکی ڤیدیۆکە میوتە بێت یعنی تۆ بەم بەشێک لە بەشێکیانە تۆ میوزیکێک خستۆتە باگراوندەکە باسی کاڵاکە دەکەی لەوانچە لەو کاتێ دەنگە هەر نێت ئێو کاتە چی بوو تۆ سپۆنسەرێکی شە کردووە کاڵاکەش بڵاو کردوەوە بەڵام لەو کاتێک کە زانیاری بە بینەرەکە دەنگی نییە زۆر کات ئەم شتاگە لە غێری سپۆنسەری شاهەیە بۆ منە سەیری کۆمەڵک ستۆری ئەکەی لە ئینستاگرام سەوتی ستۆریەکە میوتە بێ داخری سەوتەکەی نابێڵە ئەم میوزیکە ڕێگە نەدراوە لە وڵاتەکەی تۆە کار بکە شتەشمان هەیە باشترین شێوازی سپۆنسەرکردن چۆناواتە لە ستۆریە بێ یاخود پۆست بێ باشترە یاخود ڤیدیۆ بێ ڕسم بێ یاخود ئەکەوێتەوە سەر جۆری ئەو کاڵا ئەو بەرهەمێکی ئێمەمانەیە بیفرۆشین بەڵێ بێکمان ئەو لە کۆتایە ئەکەوێتە سەر ئەو بەرهەم و کاڵایی کە تۆی فرۆشیت بەڵام بۆن منە ئێستاکە کاڵایەک هەیە کە بڵاومان کردوتەوە خاوەنکارەکە وتێتی من مشتەکانم تەنها لە ڕێگەی ستۆری ئینستاگرام وهێت یو کاتە نایڵم کە بەرهەمەکەی ئەم بە پۆست بڕوات باشە تەنها سپۆنسەرەکە دەکوێ دەین لە بەشی ستۆریەکە ینی لە بەشی پۆستەکان نایبینی لە بەشی سێرچەکان نایبینی لە ڕیلسا نایبینیت لە هیچ بەشێکیان نایبینیت تەنها لە ستۆری هەیبینیت بەرهەمەکەی ئەم چکە خۆی وەڵدە کە مشتەکانی من هەر هەمویان لە ڕێگەی ستۆریۆیە تا سپۆنسەرمان هەیە $1 هەتاوەکوتر بڕێکی زۆر ئەمە کامیان گونجاوە چ بڕێ گونجاوی کە ئەمە کاڵاکەمان با بڵین بە شازێکی وەسەد یانێ ئیسفادی لێ بکەین ئەوەی کە کۆمەڵک خەڵک ببینێت بەڵێ ستانداردێکمان داناوە خۆی بە بەلانی کەمەوە بە $1 لە یەک ڕۆژا بڕوات یانی تۆگە 2 ڕۆژدابنی ئەبێ $2 بڕوات بەلانی کەمەوە ستانداردێکمان داناوە بۆ بزنسێک بۆ بەرهەمێک کە پەلەی نەبێت لە بڵاوکردنەوەی بابەتەکە ڕۆژانە $1 بۆ $5 شتێکی بێکێشێ بەڵام جاری واشە بۆ $200 ماناوە لە یەک ڕۆژیان 2 ڕۆژ $300 ماناوە لە یەک ڕۆژیان 2 ڕۆژ چکە خاوەنکارەکە وتی چی من پەلەمە ئەبێت ئەم بەرهەمەوە ئەم کاڵایی من بە خێرایی بڵاو بێتەوە باشە چکە لەوانچێ بۆ نە کاڵاکەی بەسەر یاخوتات وەکارێکی تری هەیە کاڵای ترێنێت پێویستەکە زوو بە مشتری بکات ئەو کاتە بڕەپارێکی زۆر ئێن لە کاتێکی کەمتر وە تاوەکو بڕەپارەکەشمان زۆرتر بێت بە بینەرێکی زیاترەکات سەرپرسیاری ئەوم لێکرێڵە ئێمە چەندێک بدەین لە سپۆنسەرکردن باشە بەڵام هیچ پەیوەندی بە منەوە نییە یاخۆ پەیوەندی بە بەڕێوەبەرانی سۆشیال میدیاوە نییە بەڵێ باری دارایی بزنسەکە و ئیشەکە هیوا $1 لە یەک ڕۆژ هیوا $100 لە یەک ڕۆژ ئەی کاک پێشین ئەوە جیاوازی نییە ئایا پیجەکەی من یا
ئەو ئەکاونتی کە هەمە لە ئینستاگرامە چەند لایک و فۆلۆوەری هەیە ئەگەر $1 بدەم فەرقی ئەگەر پیجەکەی من مەسەلەن 4K فۆلۆوەرم هەبێ باشە فەرقینی ئەو $2 کە من ئەیدەم لە سپۆنسەری پۆستێک لەگەڵ پۆستێکی تر لە پیجێکا کە 4,000 فۆلۆوەری هەیە ینی 40,000 فۆلۆوەری هەیە ئەو کاتە هەیە وەکو جیازی نییە ژماری فۆلۆوەرسی ستر ئینستاگرامەکە بەڵام لەو کاتە ئەمە شتێکمان هەیە توانین بۆ سپۆنسەرەکانمان بە کەسانی بگا کە فۆلۆوەرز نین یاخود کە فۆلۆوەرسن باشە توانین سپۆنسەرەکە جیا بکەینەوە چکەمانێت جاروای مشتری تازە بێت یاخود ئۆفەرێکمانێت تەنها بە فۆلۆوەرسەکانی خۆمان بکات وانەیە کەواتە توانین لەو کاتێت جێ بکەینەوە یاخود دەتوانین کە سپۆنسەرێ بکەین بە هەردووکیان بکات بەڵام ژماری فۆلۆوەرسەکان ئێمە زۆر گرنگی پێ ناین لە سپۆنسەرکردن لە دیجیتال مارکتینگ گرنگی پێین بەڵام لە سپۆنسەرکردن ناچکە لە سپۆنسەرکردنێکی لە ئامانجەکانمان ئەوەیە کە مشتری نوێ بینین بۆ ئیشەکە مادەم چینێتە ناڕۆکی بابەتەکەەوە هەر سەبارەت بە سپۆنسەرکردن زۆر جارە بیستین دەڵێن ئەگەر بۆنە پێجێک بە سپۆنسەرکردن ڕاهات ئەوە تۆ پێیسەکە بەردەوام ئەم لەم سپۆنسەرە بەردەوام بی ئەو کاتە هیچ شتێکی تر سود بەم سۆشیال میدیایی تۆ ناگەێنەوەتە جۆرێک لە پشبەستنی لێت کە تۆ تەنها دەتوانانی لەم ڕێگەی و کاڵەکان حساب بکەیتەوە بەڕستان و کوڕاهێنەرێک و ڕاوێژکارێک تەبینیتان چێ لەسەر ئەم بابەتە منەڵم کەەوە بیرڕایەکی هەڵەیە باشە بەڵام بۆچی کەسەکە وە هەستەکات کە بە سپۆنسەرکردن ڕاهاتووە چکە و کاڵی کە بڵاوێکاتەوە بۆن منە کە بڵاوێکات و بە شێوازێکی ئاسایی 100 لایکی هەیە دووبارە بڵاوێکات و هەمان پۆستۆمان دیزین و هەمان شت بە سپۆنسەرکراوی با بڵێن 1K لایکی بۆیێت باشە یان 2K لایکی بۆیێت دوای بڵاوێکات و بە هەمان شێوە بینەرەکە بێزار بوو ئێوە بینی کەس لایکی ناکات کەس کۆمنتی هوەری دیجیتال مارکتینەکە کە چۆن بەرهەمەکەت بڵاوەکەیتەوە چۆن سەرنجی خەڵک ڕاکێشی بڵێ نابێت بە یەک دیزین و بە یەک مۆنتاژ بێت یاخود بە یەک شێواز نووسینەکەدا بڕێژیتەوە بێ بە چەند شێوازێک تۆ هەوڵ بدەیکەم بەرهەمە بڵاو بکەیتەوە سا کۆمەڵک پیجمانەیە چیەکان هەموو ڕۆژە عینی ئۆفەر عینی کاڵا عینی بابەت بڵاوەکەنەوە ئێبێکمان ئەگەر یەکەم ڕۆژ 100 لایک 200 لایکی هەبوو بێ یاخود 500 لایکی هەبوو بێت دوای 10 ڕۆژ دوای 15 ڕۆژ بێ بە یەک لایک 2 لایک ینی کەس لایکی ناکە کەس تااقەتی نەماوە کە لایکی بکات کاک پێشین بابەتێکی تر هەیە ویش بوونی ڕازگۆییە لە فرۆشتندا لە پرۆسی فرۆشتن لە پرۆسی ڕکلامکردن و ئەم بابەتانە ئایا سپۆنسەر ئەتوانێت جێگەی ڕازگۆیی بگرێتەوە کاڵایەک بفرۆشی بە کەسێک کۆمەڵک ماسەفاتی پێ بڵێ بەڵام کە ئەیکرێت و تاقی ئەکاتەوە ئەزانێت ئەو ماسەفاتانی لەگەڵ نیە سپۆنسەرم شتت بۆ قەرە بۆ کاتەوە کوالێتی زۆر گرنگە ئەو کاڵێکی باش بەڵێ تۆ مەبەستەوەی کە کەسێک ئەگەر بۆ نەکۆمەڵە ماسەفات باسکات و لە بەرهەمەکەیان نەبێت ئەوە کەوێتە سەر ڕازگۆیی کەسەکە ئێمە هەوڵین کە بەڕێبەرانی سۆشیال میدیا خۆ کەسانی کە خوێندکاری خۆم هەوڵێم تاوکو بتوانم پێیان بڵێم کە شتەکان وکو خۆی بڵاو بکەنەوە نە زیادی پێ بکەن نەکەمی پێ بکەن باشە یعنی ئەگەر زیادی پێوە کرد ئەو کاتە چیە بێت ئەو کاتە شتەکە ڕاست دەرناچێت ناچ دوای گلەی و بۆ بێتەوە باشە کۆمنت بێتەوە فیدباکە بێتەوە ئەڵێ ئەم شتیان ڕاست نییە ئەو کاتە زەر لە پیجەکە تێات باشە کەواتە بێ شتەکە وەکو خۆی بڵاوی بکەین و ئێمە بەڕێبەرانی سۆشیال میدیا بۆ ئەوەی هیچ شتێکی کەم و زیای نەبێت یەکمان ئەگەر کەم بێ بۆ بزنسەکە و خراپە وەگە زیاش بێت ئەو کاتە فیدباکی خراپ بێت ئەتوانین بڵین سپۆنسەرکردن لە ناو دیجیتال میدیا هەر لە هەموو شوێنێکا مارکتین بۆ زیاتر بڵاوکردنەوە یەنەک بۆ گەورەکردن و فوتێکردنی کاڵاکە چکە دوجاگەر کاڵەکەت باش نەپێ هەریەتەوە ژێر سفرەگەر بەکارهێنەرەکە بەکاری بێنە دووجار ئەم قسە ئاوا دروستە لە ناو مەجای مارکتینە مەبەست ئەوەیە کاڵاکە وا دەریخێن کە زیاتر بە مشتری گەشتویان چۆن یعنی خەڵکێکی زیاتر بیبینێ کڕارێکی زیاتر بیبینێ کڕارێکی زیاتر ئەم کاڵایی تۆ بناسێ نەک کاڵاکەت گەورەکەیت و بە جۆرە لە جۆرەکان بیناسێنی کە ئەو تایبەت مندێل ناو کاڵاکەتانە بێ هەستەکەم ئەگەر باسی استراتیجێکی سپۆنسەرکردن کەین وەڵامی پرسیارەکەی تۆ هاتووە بەسیترین استراتیجی سپۆنسەرکردن کە من بۆ لە هەم کۆرسەکانە باسێکم استراتیجیەکە بناوە 80 کۆنتاکت 20 ئینگێجمنت باشە ئێستا ئەگەر یەکێکی ئاسایی سپۆنسەر بۆ بکڵێکی $100 دەلەوە پۆستە با جۆری سپۆنسەرەکەی مەسج بێت یاخود تەلەفۆن بێ هەر شتێکی تر بێت باشە بۆی مەسج و تەلەفۆنی بۆ بێ بۆ پیچەکەی بەڵام نەخێر من ئەڵەم چی ئەڵەم لەو بڕۆپاری کە دایانیت $50 $100 ئێمە وتمان $100 $80 بدە لە کۆنتاکت بۆ پەیوەندیکردن بە بزنسەکەت $20 یاخود لە 120 بڕەپارەکە بدە لە ئینگێجمنت با لایکی پۆستەکەش زیابێت بۆچی چکە ئەگەر یەکێک بیبینێت ئەم بەرهەمەی تۆ یەک لایک 2 لایکی هەیە ئێستا نجی وڵای ڕناکێشێ بەڵام ئەگە بینێ 1K لایکی هەیە 2K لایکی هەیە باشە ئەو کاتە سەرنجی بۆ لێ بابەتەکە ڕاکێشێ ئەڵە هەڵبەت ئەمە شتێکە باشە چکە ئێمە لەگەڵ جەماعەتین لە دیجیتال مارکتینە بۆم ناگەر تۆ بینی کۆمەڵی خەڵکی زۆر کاڵایەکە کرێت تۆش حەز لێتی
باشە کەواتە چیەکەی تۆ لەگەڵ جەماعەتە ئەڕێی باش ئێمەش وا دەرێخین بەرهەمەکە خۆ کاڵاکە بەو استراتیژی سپۆنسەرکردە کە بەسیترین استراتیژیە لە جۆرەکانی استراتیژیەکانی سپۆنسەرکردە وا دەرێخین کە خەڵکانێکی زۆر لایکی ئەم پۆستیان کردووە باشە بۆی مشتری زیاتر بێ بۆ ئیشەکە سەرنجە بەڵێ بابەتەکە ڕاکێشێت ئێمە کاتمان نەما گەر شتێکت ما بێ لە کۆتاییە بەبینەرانمانی بڵێ بۆ کەسانی کە خاوەنی پێیج و سوۆشال میدیا و لە بواری مارکێتین و دیجیتاڵ ئیشەکە وڵا بە هیوای ئەوەی کە هەوڵ بن هەمیشە زانیاری نوێ بەدەستخان چکە بۆ نمونە ئەپدەیت ڕۆژانەیەک بۆ کۆمپانیای مێتا سپۆنسەرکردن هەر لەم هەفتەیە ئینشەڵا ئەپدەیتێکێت کە سپۆنسەرکردن لە ڕێگەی ئەدز مانەجەرە زۆرە گۆڕێت پێویستە کات هەمیشە ئەو کەسانی کە ئیشی دیجیتال مارکێتینگ خۆ بەڕێوەبەرین سوۆشیال میدیاکان یاخۆ سپۆنسەرەکەن ئاگاداری ئەو ئەپدەیتانە بن چکە ئەگەر ئاگاداری ئەو ئەپدەیتانە نەبن ئەو کاتە مشکلیان بۆ دروستەکە زۆر سپاس پێشین ئیسماعیل ڕاهێنەر و ڕاوێژکار لە بواری مارکێتینگ زۆر سپاس بۆ ئامادەبوونی دەستان خۆش خۆشحاڵ بن بەڵا عزیزان هاوکارانمان لە شاری هەولێر ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوون لە سەر دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە پەیمانگای هیوای نابستان بزانێکین ئەوان ساڵ نوێی خوێندن چۆن بۆ لایەن پەیمانگای هیوای نابستان قوتابیەکانی ناوەوەی هەولێر و دەرەوەی هەولێر لە خۆی دەگرێت هەمویان ژمارە قوتابیان ساڵانە لە نێوان 170 تا 173 قوتابیمان هەیە لە قۆناغی باخچەی ساوان تا قۆناغی نوێی بنەڕەتی واتە قوتابیەکانمان لە قۆناغی نوێی بنەڕەتی بەشداری تاقیکردنەوەی نیشتیمانی دەبن لەگەڵ وەزارەتی پەروەردە پرۆگرامی خوێندنیش لە پەیمانگای هیوای نابستان لەگەڵ پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردە وەکو یەکە واتە سیستەمی خوێندنمان لەگەڵ سیستەمی پەروەردەیە بەڕاستی ستافێکی زۆر ماندووە لە چاودێرەکان لە توێژەری کۆمەڵایەتی لە مامۆستایەکان یعنی هەموو هەوڵ و هیمەتمان ئەوەیە کە قوتابیەکانمان بگەنە ئاستێکی زۆر بەرز ئێمە یعنی کە وەکو ئەو پەیمانگایە کە پێشتر تا 6 بنەڕەتی هەبووە ئێستا یعنی ئەلحەمدولیلا ئێمە گەیشتینە قۆناغی نوێی بنەڕەتیمان تاو وا لە عەدادیش تەواو بووینە. دەڵێ ئەوڕۆ هاتیمە دڵم زۆر خۆشە لەگەر بەرادەرەکانم لەگەر مامۆستایەکانی من کە ئەوڕۆ یەکەمی ساڵی خوێندنە دەڵێ سپاسی هەموو کادرەکان دەکەم ئەوێ هاتینە بە خێراتنیان دەکەم دەڵێت پۆلی چارم تەمەنم 10 ساڵە تەمەنم 12 ساڵە دەڵێ حەزم لەوانەی کوردیە دەڵێ وچی تەمەنم گەورە بوو حەزم لە سیاقەتی بکەمە ئەوەی سویت بابا دەینی لەگەڵ خۆت هەموو ڕۆژێ حەز لێ دەڵێ هەموو ڕۆژێ سویدی بابم لەگەڵ خۆم دێن دەچینە لای تۆری دۆمان کە تۆری دۆمان تایبەت لەو تۆڕەکانی تر تۆمارکراوە لەگەڵ دوو خاتوونا تۆمارکراوە کە لە بواری باڵاپۆشیە کار دەکەن و ئەزمونێکی زۆر باشیان هەیە کۆمەڵێک زانیاری دەخەنە ڕوو بۆ پێی کە لە بوارەکە کاریان کردووە و باس لەوە دەکەن کە چۆن لە بۆنە و ئاهەنگەکاندا ئێمە بتوانین هەم حیجابێکی شەرعی هەم حیجابێکی جوان و بە شێوازێک و ستایلێک و ڕێکخستنێکی تایبەت ڕێک بخەین و بتوانین لەو ڕۆژە تایبەتانەیە نەک ئەوەی کە لە چکەکانمان داکەنین بەڵکو وا بکەین
کە بە شازێکی زۆر جوانتر و زۆر ڕێکوپێکتر ئێمە لەشکەکانمان بپۆشین کۆمەڵک زانیاری تایبەت دەخەنە ڕوو هەر لە شێوازی دەموچاو خانمان هەم واجبە شەرایکە جێبەجێ بکەن کە باڵاپۆشیە هەم ڕێکوپێک و پۆشیش دەربکەون بەڵێ کۆمەڵک بابەتمان لە ناو بەرنامەکە خستوتە ڕوو کە من لەگەڵ دوو خاتونە تۆمارم کردووە پێکۆبینەری بەنامە تۆمارکراوەکە دەبین و هیوادارم کاجێ سوود و سەرنجی ئێوەش بێت و بتوان سوود لەو بابەتە ببین. بەراوی خی گەورە سڵاوی خواتان لەبێ بینەرانی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ جیاواز لە ڕۆژەکانی تر لە دەرەوە بەرنامەیەکی تایبەتی تۆمارکراومان دەبێت لەگەڵ دوو خانومی بەهرەمەند و دەستڕەنگین تایبەتە بەرنامەکەمان بە بواری حیجاب. وەک دەزانین فەڕیزەتێکی خی گەورە ئەوەیە کە ئێمە حیجاب بپۆشین و ئێستاش خۆشببختانە گرنگێکی زۆر دەدرێت بە بواری حیجاب و ئەگەر بین ئێستا لە زۆربەی بۆنەکانە و بە تایبەتیش ئەو بۆنانەی کە وەکو هاوسەرگیری یاخۆت تەخەڕۆژ یاخۆت گواستنەوە مارەبڕین ئەمانە هەمووی گرنگی زۆری پێدەدرێت و کەسانێکی هەن کە بە تایبەتی لەم بوارەدا کار دەکەن بۆ ئەوەی ئەو ڕۆژە بە شێوازێکی جوان بە شێوازێکی شەرعیانە هەم جلەکانت بە شێوازێکی جوان ڕک بخرێت و شێوازی بەسنەکەش شێوازێکی گونجا و جوان بێ. دوو خانم دەستیان کردو بەم کارەوە بە شێوازێکی تایبەت ئێستا لەم بوارەدا کار دەکەن. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بۆی کە ئایا تا چەندێک گرنگە ئەم بوارەوە لە ئێستادا کە ئەوەی کە بە جۆرێک لەشکەکانمان ڕێک بخەین سەرپۆشەکانمان ڕێک بخەین کە بە شازێکی جوانتر و ڕێک و پێک دەربکەوێت. گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دوو خاتوونی زۆر نازدار و جوان ڕۆ لەگەڵیان ناین ئەویش خات و شانیا و خات و لاوین. زۆر سپاس بۆ میوانداریە خۆشحاڵ بووم لەگەڵتانە. سەرەتا حەزەکەم خۆتان لە دەمی خۆتانەوە خۆتان بناسێن بە بینەرانمان. زۆر سپاس هۆنیەکیان بۆم دەرفەتە. من شانی ئاکرم دەرچی بەشی ئینگلیزیم لە ئێستا خەریکی ئەم بوارم و بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا بەخێراتنی کەناڵە جوانەکەتانەکەین. زۆر سپاس بۆم دەرفەتە جوانە. من لاڤینم دەرچوی بەشی پەرستاری پەیمانگای تەکنیکی سلێمانیم بە تەقریبی بۆ ماوەی 2 ساڵە لەم بوارەیە ئیشەکەم یعنی جیاواز لە بوارەکەی خۆم لەم بوارەیە بەرداوامیمان پێیاوە. زۆر باشە پێشەوەی بچمە لای پرسیارەکانی تر حەزەکەم بزانم پەیوەندی نێوان ئێوە چییە؟ ئێستا بینەرانمان کەمان بینن حەزەکەم بزانم ئێوە هاوڕێن خزمن شانی پەیوەندی خزمەتی کە ئامۆزایەکی طبعاً پەیوەندێکی هاوڕێیان و خوشکانشەیە لە بینمانە. کاتە سپاس بەخوا. باشە بیرۆکەی ئەم کارتان چۆن بۆ هات شانیا خان؟ ئەزیزەکەم ئەتوانم بڵم ئەم کارمان تەنها بیرۆکە نەبووە بەڵکو دەست بەکارمان لەم بوارەیە ئامانجی ئیشکردنمان بووە. یعنی بیرۆکەی ئەم بوارەمان کە لە بواری حیجابە ئیش بکەین تەنها تایبەت باڵاپۆشی ئامانجی ئیشکردنمانە کە حیجاب جوانتر بکەینە لای باڵاپۆشان و هانیان بین بۆ بەردەوامبوونیان و تاواکو لەچکەکانیان لادەبین. بیرۆکەی ئیشەکەمان ئەتوانم بڵم لە مناڵیەوە حەز و ئارەزومان بووە. لاڤین خان لە کێکەوە دەستان کردووە بەم کارە ئەو هۆکار چی بوو بە تایبەتی ئەو نیمزام هەر لە سەرەتاوە بەکاری ڕێکخستن و ئەستایلی حیجاب دەستان پێ کرد. بە ضرورەتان زانی یاخود ئەمە تەنها لەبەرەوەی کە حەزوخولایەکی ئێوە بووە دەستان کردووە بەم کارە؟ ڕاستی بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامی لەسەر ئەم کارەمان بە تەقریبی لە ناوەڕاستی ساڵی 2021 بوو کە دەستمان کرد بە کاری سەربەخۆی خۆمان. ئەویش سەرەتا تەنها بە دیزاینکردنی لە چک بواتار خاتونێکی باڵاپۆش ئارەزومەند بە حیجابەکەی لای ئێمە بکات لەشکەکەی لای ئێمە بکات ئەچون بۆ کردنی لەشکەکەی بۆ ئەو ساڵۆنی کە خۆی لێ چاکە کرد کە ئەمەش دەتوانین بڵێن تاڕادێکی زۆر باش کار ئاسانی بوو بۆ ئەو خاتونانی کە دوودڵ بوون لە هەڵبژاردننی ساڵۆن چکە بە حەقەت زۆربەی ساڵۆنەکانی ئێرە کێشیان کردنی لەچکەواتە ناتوانن یاخود شارەزاییان نیە لە ڕێخستنی لەچکێکی تەرتیبە. سپاس بەخوای گەورە ئەو کێشەیەمان نەهێشت بوو. اینجا بێگومان کەسێک کە خۆی باڵاپۆش بێت سەلیقە و شارەزایی زۆر باشتر لە کەسێکیش کە باڵاپۆش نەبێت. ئەمە جای لەکردین کە بڕیایی ئەوە بین. شانیا خان گرنگی لە چیایە کە ئێمە لەم بۆنە تایبەتانە بە تایبەتی بۆنێکی وکو هاوسەرگیری خانەبەندان بێ یاخۆت ئەوە تا تەخەڕۆج بێ یاخود هەر بۆنێکی تر بێ کە کەسێک بێ بە شێوازێکی جوان لەچکەکەی ڕێک بخات بە شێوازێک کە هەم دروست بێ هەم داپۆشراو بێ و هەمیش جوان بێ لەچکەکەی. ئەمە گرنگیەکەی لە چیایە بۆچی پێویستەکە ئەمە لە بۆنە تایبەتانەیە کەسێکمان هەبێت کە ئەم ڕێکخستەمان بۆ بکات؟ پرسیارێکی زۆر جوانە. ئافرەت لەبەرەوەی خۆی دروستکرایەکی جوانە
حەزەکات هەمیشە جوان دەرکەوێت تەرتیب بێت شپرز نەبێت و بوون بە باڵاپۆشیمان مانای ئەوە نییە کە ئیتر ئێمە شپرز بین تەرتیب نەبین و ئەتوانین داپۆشراو بین ئەتوانین جلەکانمان شەرعی بێت و ئەشتوانین تەرتیب بین و تەرتیبی و جوان دەرکەوتن هۆکارێکە بۆەوەی کە ئافرەتەکە خاتوونەکە متمانی زیاتر بەخۆی بێت هەڵبەتە کە پێویست بۆیە ئێمە هەین بۆیە زۆر شوێنی تری وەکو ئێمە هەیە کە ئێمە ئامادەین حیجابەکانیان بۆ ڕێک بخەین بۆ بۆنەکانیان. خاتو لاوین کاری باڵاپۆشی لە ئێستاە با بڵین هەیە و ڕەنگە پێشتریش هەبوو بە تاڕادەیە چی کارکی ئێوە لەوانی ترجا جیاواز ئەکات و ئێستاش بەردەوام ئێوە بە تایبەتی سەردانی ئەو کەساناکەن ئەگەر بۆ نەبیێوێ لە ماڵەکی خۆیە من نەچمە شوێنێک بەڵکو لە باڵەکی خۆمە تەنها کەسێک بێت هاوکاریم بکە ستایلەکەم بۆ هەڵبژێرێت و لەچکەکەم بۆ ڕێک بخات. لە سەرەتاشە پێم وتم ئەو پێشتر بە دیزاینکردنی لە چک بەردەوام بووین هەتا وەکو ئەو مدەتە سیقی خەڵکمان بەدەستێنا سیقەکەش لە ڕووی چیەوە بوو لە ڕووی ئەزمونەوە بوو. ئەزمونەکەش چێواتە ینی تۆ کە کەسێک گێتە بەردەستت فەیسێک گێتە بەردەستت هەتا وەکو نەزانی چی لێت ناشتوانی لەچکێکی جوانی بۆ بکەیت. طبعاً هەبوونی و ئەزمونە ئێمە زۆر جیاوازتر کرد لە شوێنی تر یاخود لە کەسانی ترکە ئیشیان تایبەت نەبوو بە لەچێک یاخود ئیشیان تایبەت بوو بێت بە لەچک. هەڵبەتە زۆر شوێنی تر هەیە کە تایبەتە بە بواری حیجاب و سپاس بۆخوا زۆربیان لە نزیکەوە ئەناسین هەمومان یەک ئامانجمان هەیە یعنی کاری ئێمە ئەوە نیە کە منافسەی یەکتر بکەین لەبەرەوەی هەمومان یەک ئامانجمان هەیە و ئامانجەکەمان پیرۆزە بەڵام ئەوەی کە بە خاڵی بەهێزی خۆمانی ئەزانی لە ئێستا ئەم ستایلی لەچکەی کە ئێستا هەیە ئەوەیە کە ئێمە ئەزمونمان لەم بوارەیە زیاترە لە هەموو شوێنەکانی تر بۆ ئەم ستایلە تازەی ئێستا و سەلیقەش هەڵبەتە جیاوازە بەڵام لە کۆتاییە هەمومان یەک ئامانجمان هەیە. جاران کاتێک بۆنەیەکی وەکو هاوسەرگیریە بوو یاخود هەر بۆنەیەکی تر خەڵک یاخۆت خانمان لەو کاتەدا لەچکیان ناکرد بۆ پێی کە کەسێک نەبوو بەجای لەچکەکەیان بۆ بکە. ئێوە باوەڕتان وایە کە بۆ پێی ئێستا کۆمەڵێک خانم هەن کە لەم بوارەدا کار دەکەن و گرنگێکی زیاتری پێدرێ ئەمە وای کردووە کە خانمان نەک تەنها لەو ڕۆژە تایبەتانە لەچکەکانیان دانەکەن بەڵکو حەزکەن من زۆر جار کەسم بینی و توێتی حەزەکەم ئەسڵ لەو ڕۆژەیە ببووم بە باڵاپۆش و حیجابێکی جوانم بۆ بکرێ بەڕای ئێوە ئێستا ئەمە ئەبینن لای خۆتان بێگومان هەبوونی متمانە لەلایەن مشتریەکانەوە بۆ ئێمە و پەیدابوونی کۆمەڵە کەسانێک کە شارەزاییان هەیە لەم بوارەیە لە بواری حیجابە بێگومان وای کردووە کە ئەم کەسە ئەم خاتوونە لە ڕۆژە تایبەتەکانیە بڕیاری بوون بە باڵاپۆشی ئیلغانەکاتەوە یاخود بە هەمان شێوە لەو ڕۆژەیە ئەو ستایلە ئەو مۆدەلە هەڵبژێرێتەوانە. زۆر جار پێمان وایە کە لەچکردن تەنها شێوازی بەستنەکەیتی یاخود تەنها ستایلەکەیتی بەڵام کۆمەڵێک شتیتر هەیە لە لەچکا ڕەنگە پراوێزمان خستبێ هەر بەوانە ڕەنگی لەچکەکە بەڵکو ئەو لەگەڵ ئەوجلی کە ئەیپۆشین ئەو شتانی ترچین کە پێویستە لە بواری لەچکردنا گرنگی پێ بدرێ جیاواز لەوەی کە تەنها ڕێکخستنێک بێت. پرسیارێکی جوانم بێگومان ڕنگ زۆر گرنگە چکاریەکەمان و ڕەنگێکمان لێ بە نمونە من ئەم جلانم لەبەرە ڕەنگی ئەم جلە خۆی بۆ لەچک لە من نایکەم ڕەنگێکی تر هەڵەبژێرم بۆیە زۆر کات ئەو کەسانێک هێن بۆ لای ئێمە پێشتر جلەکانمان پیشانێن و بەیەکەوە ئەو ڕەنگە هەڵەبژێرین کە بۆی گونجاوە و زۆر شتی تر گرنگە بێگومانە لەچکردنا. بۆ نمونە هەنێک کەس هەیە دەموچاوی هێلکەیە هەیە دەموچاوی بۆ نمونە تەکساسی ئێرە هەیە ئسقانی ئێری بەرزەگەر لەچکی بۆ بکەی دەموچاوی چوار گۆشە بێ ئەبێ زۆر ضرورەیە ئەوە بین عادەتەن لە کاتی لەچکردنا ئێمە هەڵەیین دەموچاوی کەسەکە خەڕکەینەوە لەبەرەوەی کاتێک دەموچاوی ئەو کەسە خەڕ بێت دەمەنی مناڵتر دەرەکەوێت جۆ جوانتر دەرەکەوێت لەبەرەوە هەر فەیسێک بێتە بەردەسمان هەڵی ئەوان کە دەموچاوەکە بادەم باسی ئەو شێوازانی دەموچاوت کرد هەلاوانە بازنەیمان هەیە سێگۆشەیمان هەیە چەندین دەموچاوی جیاوازمان هەیە ئێوە هەڵتان ناوە لە ڕۆزانستێکەشەوە بەپێی گونجان بەپێی سەلیقەی خۆتان هەم لە ڕووی ڕەنگە و ئەم کەسە گەر ئەسمەر بێ خۆت سپی پێز بێ ئەگەر شێوازی دەموچاوکی بازنەی بێ خۆت هێلکەی بێ بەپێی ئەوە بۆی بگونجێنن بەڵێ بێگومان ئەگەر بۆ شێوەی بۆی نەگونجێنی لەچکەکەی چەندێک تەرتیب بێ دیار نییە. خاتو لاوین ئەو ستایلانە چین و شادە بەستانە چین کە لە ئێستاە زیاتر خواستی لەسرە بۆ پێی کە ڕۆژانە ئێوە ئێستا بێت کردلەوەی کە جاران بۆ نەخۆتان سەردانی خەڵتان کرد ئێستا شوێنی تایبەتان هەیە و ئەتوان خانمان خۆیان سەردانتان بکەن ئەو شێوازە ستایلانە چین کە زیاتر باوە و خاوەنمان حەزیان لێتی و زیاتر داوایەکەن. زۆر باشە وەکو پێم وتی لە سەرەتا کە ئیشی ئێمە تایبەت بوو بە دیزاینکردنی لەچێک سەرەتا خواستی خەڵک زیاتر بەلای قەرەباڵ خاڕۆشت ینی نەکسادە بەس لە ئێستاە بە تایبەتی ئەم ساڵ
ئەتوانین بڵین زۆرترین داواکاری لەسەر مۆدێلی سادە بووە. سادەش بەمانای ئەوەی کە قەرەباڵغ نەبێت بەس تەرتیب بێت، یعنی مەجنی ئەوەی کە قەرەباڵغ واتە سادەیەکە مانای ئەوە نییە کە ئیتر شێوازەکەی ناشرین بێ خۆت هەر بە هاکەزایی بدرێ بەسەردا. مەبەستمان ئەوە نیە، ینی مەبەستمەوەیە کە قەرەباڵغ نەبێت و تەرتیبیش بێت لەشوێ. سەرڕای ئەوەی کە خەڵک ڕەنگە حەزی لە شتی سادە بێت و بەلای سادەیە بگەڕێتەوە، بەڵام پێویستە هەمیشە نیوەکاریەک وە ستایلی جیاواز هەبێت لەو شوێنانی کە لە بواری حیجابدا کار دەکەن، تا چەندێک لەگەڵ نیوگەرەکاندا دەڕۆن و هەوڵ دەدەن ستایلی جیاواز و تایبەت و جوان بهێنن بۆ خانمانی کورد کە بە شێوازێکی تایبەتتر دەرکەون لەو ڕۆژە و لەو بۆنە و ئاهەنگانی کە ئەیانەوێت. بەڵێ بێگومان هەمیشە لە هەوڵین لە تاقیکردنەوەشتی تازین لە گەڕانین لەبەرەوەی ئەگەر بە دوایان نەگەڕین دواکەوین، بەڵام لە ئێستاە تاقیکردنەوەی مۆدلێکی تازە بۆ کەسێک کە لە بۆنەیەکی تایبەتی ژیانیەتی کەمێک قورسە، ینی هەوڵی زیاتری ئەوێ نەکرد ئەوەیە فکرەکە لە مێشکمانە بێ و بمانەوە بیکەین، بەڵکو بێ کەسەکەش ڕاستی بکەین کە بۆی بکەین، چکە عادەتەن ئەو بووکێکێت بۆ لای تۆ حەزەکات شتێک بکات کە پێشتر بینی بێتی، نایەوە شتێکی بۆ بکەی کە جیاواز بێت کە نەکرا بێت کە نەیبینی بێت، ئەمە وای لێکا قەلق بێت. بەڵام لەگەڵەوەشە هەنێک کەس هەن کە حەزەکان شتی دووبارە نەکەن، شتی جیاواز بکەن، بۆیە هەمیشە لە هەڵی ئاین. لاوین خان، بۆ پێکە ئێستا ئەخواسێکی زۆر لەسەر ئەم لەچکانە هەیە، بەڵام دەبینین چەندین ئەکسسواراتی تایبەت هەیە لەگەڵ لەچکەکاندا دەکرێت بەپێی ئەو جلوبەرگەی کە هەیە و لە بازاڕەکانیشدا کۆمەڵک شتی تایبەت هەن لە مۆرو بێ لە ئەکسسوارات بێ، ئەمان تا چەندێک ئێوە لە بارەکەی خۆتانە گرنگی پێێن و هەوڵێن بیگونجاندنی بۆ بکەن و ئایا خەڵک خواستی لەسەر هەیە کە لەگەڵ لەچکەکانی ئەم شازە بەسێ هەر بنمونە ئەوانەی کە بەسەری ئێمەوەی ئەمڕۆوە ئەو لەچکەی کە بۆتان کردووە. بێگومان یەکێک لەو ستەپانێک کە پێویستە هەموو کەسێک نەک هەر ئێمە بەتەنیا گرنگی تایبەتی پێ برێ قۆناغی دانانی تاجە. جاری وا هەبووە میکاپ ڕێکوپێک هەموو شت تەرتیب لە چک تەرتیب، بەس تەنها بەدانانی تاجەکە بە شێوازێکی هەڵە تەواوی وردەکاریەکانتی گۆڕیوە، یعنی تەواوی ئیشەکەت ئەگۆڕێ بەدانانی تاجەکە، ینی چەندێک زەڕورە ئیشەکانت بە تەواتی تەرتیب بێت، هەم ڕەنگی تاج هەم شێوازی دانانی تاج، یعنی ئەویش بە ئەکیدی گرنگە دانانی. کاتە گرنگی پێێن و بەکارێکی ئەهێنن زۆر ئەو تاجانی کە بەکارهێنرە زیاتر دەستکردەکانن یاخود حازرەکانن یاخود ئەوە تا ئێوە بەپێی ئەو بۆنەی کە هەتانە خۆتان دیارەکەن یاخود کەسەکە خۆی بە تایبەتی ئەیهێنێ. هەردوو شێوازەکەی هەیە، جاری وایە کەسەکە خۆی ئەیهێنێت، حەزەکە هەر بۆ نمونە ئەو تاجی کە خۆی هێنایەتی بۆی بەکار بهێنرێت، و زیاتر ئەوانەی کە ئێمە ئیسپادەی لێ ئەەکەین ئەو تاجانن کە دەستکردن، واتە خاتوونێک بە سەلیقی خۆی دروستی کردووە، نەک ئەوەی کە حازری بێت و ئەوانە بێت کە لە بازار هەن. لە ئێستا زۆر کەس حەزەکە تاج بەکار نێنێت و ستایلێک لە چک ببێت تاجیش جوانە، هەڵبەتە زۆر گرنگی پێ کاتەکە تۆ سەر خواستی کەسەکە با بڵێن ئەو خانمی خۆشمان زیاتر ئێستا چۆتەوە سەر ئەوەی کە تاج بەکارنێنی، بەڵام لەگەڵەوەیە بۆ هەنێک کەس تاج بەکارهێنان زۆر زەڕورە، لەبەرەوەی هەنێک کەس هەیە بە نمونە پێت بڵێم مەسافی ناوچاوی لێرەی کەمترە ئەبێت ئەو مەسافەیە بە تاجەکە چاک بکەین، یاخود پێ بڵێم هەنێک کەسێک پێی ئەڵێن ناوچاوی قۆقزەیان بەشی ناوچاوی کەمە، ئەمانە زۆر زەڕورن کە تاجیان بۆ بەکاربێنین، بەڵام هەنێک کەسیش هەیە بۆ ئەو بەکارێنین کە دەرکەوێت کە لەو شوێنێک کە بۆی ئەچێت دەرکەوێت جیاواز بێت لە کەسەکانی تر، بەڵام مۆدێلی سادەش بەبێ تاج بەکارهێنانی زەڕب بە لەچکەکە یاخود هیچیشی بۆ نەکەیت هەرجوانە. ئاماژە شتێکی زۆر جوانە، تا چنێک هاوکاری ئەو خانمانە ئەکەن، ینی لەو ڕۆژەیە نیگەرانن ڕاڕان نازان چی جۆرە ستایلێک هەڵبژێرن، ئێوە تا چنێک هاوکاریان ئەکەن لەوەی کە ڕەنگە من نەزانم لەو ڕۆژەیە لەبەرەوەی کە خۆم باردۆخم باشنیان ڕاڕایەکم هەیە نەزانم ئەو ستایلە بە خۆم هەڵبژێرم و ڕەنگە بڕیارێکی هەڵەش بم هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی شێوازی بەزنەکەوە، ئێوە چ ڕێنماییەکەن بۆ پیکە زانیاریتان زیاترە و باست لەوە کرد ئەزمونێکی باشتان لە بوارەکەی هەیە. سپاس بۆخوا زۆر هاوکاریانەکەین و کەتەوە ئەبن زۆر دڵخۆشن بۆی کە ئەو ستایلەی کە گونجاو بۆ بوویان بۆمان هەڵبژاردوون، بەڵام لەگەڵەوەشە هەنێک لە بووکەکان ستایلێکی هەڵبژاردووە کە گونجاو نییە بۆ ئەو، ئێمە پێی ئەڵێن کام ستایلە بۆ ئەو گونجاو نییە، بەڵام لە کۆتایی حەز ئەەکەین بووکەکە خۆی مرتاح بێت، ئەو شتێک کە هەڵی بژاردو ئەوەی بۆ بکەین، لەبەرەوە زۆر پێداگری ناکەین لەسەر ئەوەی کە
ئەو شتێک کە بۆی گونجاو نیە و داوای کردووە بۆی نەکەین بەڵام ئەمە زۆر ناخۆشە بۆ ئێمە لەبەرەوەی جاری وایە لە ناوبانگی خۆمان چکە کەسەکانی دەوروبەری ئەو بووکە ئەوە نازانن کە ئەو بووکە خۆی پێداگری کردووە لەسەر ئەو ستایلە کە خۆی داوای ئەو ستایلی کردووە ئێمە چەند جارێک پێی ئەڵێن بەڵام ناتوانین پێداگری لەسەرەوە بکەین کە خۆمان حەزمان لێتی بۆی کەواتی چۆن مامەڵە لەگەڵ ئەو خانمانەیەکەن کە تا ڕادێک ئەیانێ قسەی خۆیان بێت کۆمەڵێک لەچک و ئەهێنن کە ڕەنگە نەگونجاو بێ یاخود جوان ناوەستێ بۆ ئێوە هەم ئیشەکەی ئێوە ناشرین کە هەم ئیشەکەی خۆشی بەڵام ئەوە ڕەنگە ستایل و سەلیقەی خۆی بێ و زیاتر بێ پێداگری بکات لەسەر ئەو شتێک کە خۆی ئێوە مامەڵەتان چۆن لەگەڵ ئەم کەسانە یاخود کەسێک هەیە شێوازی لەچکەکەی بەدڵ نییە ئەڵێ بێ دووبارە بۆم دووبارە بکەیتەوە مامەڵی ئێوە لەگەڵ ئەم کەسانەیە چۆنە؟ بەڕاستی حەقی تاوەتیان پێ چکە ئەو کەسە خۆی لەو ڕۆژەیە دوودڵە ڕاڕایە بیر لە هەزار شتەکاتەوە لە مێشکە ئەنی ناتوانانی هەنێک شت هەیە یەک لای بکەیتەوە لەگەڵیە بەس وەکو شانیا خانیش باسی کرد لە کۆتاییە ئێمە لەگەڵ سەلیقەی خۆیان لەگەڵ حەز و ئەو شتێکە لە مێشکی خۆیانە دایان ناوە هەتا بتوانین قەناعەتیان پێەکەین و ڕای چەند ئەگەر بۆ نمونە بووکی تریشی لەبێ ناو ساڵۆن ڕای چەند بووکێکی تر وەرەگرین کاڵێن ئێوەش قسەی خۆتانی تیا بکەن بزانن بە دڵیەتیس بە دڵتانە ستایلەکە ڕای چەند بووکێکی تر وەرەگرین ئەگەر هات و هەر قەناعەتی نەکرد ڕێز لە بڕیاری خۆیەگرین و هەرە ماشتی بۆتانی خاتو شانیان پێش ئەوەی کە بۆنەیەک ببێت پێش ئەوەی کە بێنە لای ئێوە یا خۆت پەیوەندیتان پێوەکەن بۆی کە بچن بۆ لایەن ئێوە چۆن ڕێنمایی ئەو کەسە ئەکەن ئەو خانمە ئەکەن کە بۆ نمونە چی جۆرە لەچکێ بێنێ چی جۆرێک بە چی شێوازێک خۆی ئامادە بکەوە چ کەرەستێک بێنە لەگەڵ خۆیان ئێوە شتەکانی بۆ هەڵ ئەبژێرن بۆی ئەبەن یاخود ئێوە ڕێنمایی ئەدەن بۆ کەسە بۆ ئەوی لەو ڕۆژەیە نەکەوێتە شپرزی و پەلەپەلی و هەم لەگەڵ جلەکانی شتەکانی ڕێک بخێر بەڵێ بێگومان تاوەکو ئەو شتانەی کە پێویستێتی پێی بێت لەو ڕۆژەیە متمانی بەخۆی زیاترەوە کەمتر قەلەقە چکە هەر شتێکی پێ نەبێت ئەبێت هۆی قەلەقی زیاتری لەو ڕۆژە کاتێکێن بۆ لای ئێمە بۆ حیجزکردن زۆربەی کات ڕسمی جلەکانیان پێ ئەگەر ڕسمی جلەکەی پێبێت لێرە زۆر باشترە چکە یەکسەر لەو کاتە ڕەنگی لەچکەکەی بۆ هەڵەبژێرین و لەبەرەوەی خۆشی لە بەردەمانە ئەزانین چ ڕەنگێکی لێ جوانە لە دەم و چاوی لە فەیسی چ ڕەنگێک جوانە بەڵام ئەگەر لەو کاتە جلەکانی پێ نەبێت ڕسمی جلەکانی پێ نەبێت ئەتوانین پێی بڵێن ڕسمەکەمان بۆ بنێرە و لە ڕێگەی تەلەفۆنەوە یاخود لە ڕێگەی پەیج و نامەوە پێڵێن کە چ ڕەنگێک بێنێت. دڵیان ئێستا کۆمەڵە خانم بینەرمانن کە ڕەنگە بۆ نەشیان نەبێ حەز بکەن لێرە کۆمەڵێک ئامۆژگاری سەبارەت بە بەستنی حیجاب و لەچک و ئەو شێوازانە وەربگرن خاتو لاوین ئێوە ڕێنماییتان چیە بووی کە ئێمە لە ڕۆژانەش بێگەر یاخۆت بۆ بۆنەکانیش بێ شتێک بە گشتی بتوانین سوودی لێ ببینین کە چۆن لەچکەکانمان بپارێزین یاخۆ بە جوانی بیکەین. وەکوتمان مەرجنیە تەنها تۆ بۆ بۆنەیەکی تایبەتی ڕۆژەکەی خۆت تەرتیب دەربکەویت بێگومان گرنگی تایبەتی خۆی هەیە کە لە بۆنە ئاساییەکانی تریشا تەرتیب دەرکەوی هەر بە نمونە ئەتوانین باسی چەند هەڵەیەک بکەیت کە لە کاتیکردنی لەچکەکانیانە ئەیبینین ڕۆژانە ئەوەیە کە جیاوازی بینی سەر و ئەو تەوقەی کە ئەیبەستێت وەکو یەک نییە یاخۆ دەتوانین بڵێن چاڵێکی تایە ناڕێکیەکی تایە لە نێوان سەری و تۆقەکە ئەتوانن ئەمە بە لەچکێکی نەرم داپۆشن و ئەنجا کڵاوەکەی بەکاری ئەهێنن بیکەنەوە سەریان. یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە ئەم نوکەی کە لێرەیە هەیە زۆر تیژی ئەکەن و ناوچەویان دەرەپەڕێت یان ئێستش هەنێک خاتون هەیە کە تا ئێستا نەیتوانیوە ستایلێکی گونجاو و تایبەت بەخۆی هەڵبژێرێت نازانێت چی لە فەیسی دێت نازانێت چۆن ستایلی لەچکەکەی بکە بۆ ڕۆژانە بۆ دەرەوە بۆ بۆنەکانی ئیتر ئێمەش لە خزمەت یان هەر کەسێک ویستی ئەتوانێت بەدەر لە ئیشەکەی خۆمان نامان بۆ بنێرێت و یارمەتی ئێنە هەڵبژاردن. حەزەکەم ڕاو سەرنجی تۆش بزانم لەسەر ئەو شتەنە شازانی کە پێویستە لە کاتی لەچک بەستن و لە کاتی حیجابکردن خۆمانی لێ بەدوور بگرین. ئەوەی کە بەڕای من زۆر پێویستە خۆتی لێ بەدوور بگری ئەوەیە کە کاتێک ستایلی کەسێکی تر ئەبینی بەلاتەوە جوانە پێت وایە ئەو ستایلەش ڕێک بۆ تۆ گونجاوە لاساییکردنەوەی ستایلی کەسێکی ترە بەڵکو ئەبێ بزانی کە لەوە چێ ئەو ستایلی کە لەو کەسە جوان بێت لە تۆ جوان نەبێت. پێتان باشە داهاتوە چۆن بلۆی زیاتر بەکارەکەتان بن و چ شتێکتان لە بێشکتە بۆی کە خزمەتی زیاتر لە بوارەکەدا بکەن؟ بێگومان پلان و بەرنامەی زۆر باشمانەوە هەموو ساڵێکی ئیشکردنمان کە لەم 3 ساڵە هەر ساڵ و بە شێوازێک ئیشمان کردووە و پلانی جیاوازمان هەیە بۆ ئەم ساڵیش ئینشاءڵڵا لە مانگی یەکە ڕایگەیەنین کە پلانمان چییە. خاتو لاوین تۆ بۆ داهاتوو چه پرۆژێکت لە بەردەستە تا چەندێک حەز ئەەکەی گرنگی زیاتر بم بوارە بدرێت؟
بێگومان وەکوتمان ئیشەڵا هەموو ساڵێک لە نوێگەری و تازەگەریابین هەموو هەوڵێکی خۆمانەی لە خزمەت باڵاپۆشە ئازیزەکانابین وەکوتمان هەموو ساڵێکیش جیاوازی و تازەگەری خۆمان نواندووە انشاءله ساڵی داهاتوش هەوڵین بتوانین ستافەکەمان گەورەتر بکەین لە هەر شوێنێک بێت هەر کەسێک ویستی ستافەکەمان ئەتوانن بە VIP بچێت بۆ لایەن انشاءله پلانی زۆر گەورەمانە جا نازانم گەر ئەم پرسیارەش گونجاو بێ بەڵام حەزەکەم بپرسم ئەگەر کەسێک بێ لە ئێوە ڕاهێنان بکە یاخود شێوازی لەچکی پێ بڵێنەوە ڕێنمایی بکەن یاخود بە جۆرێک دەورات دڵنیام کەسانێکن کە داوای ئەمەتان لێکن بە تایبەتیش لە خانماندا ئێوە هیچ بیرۆکەیەکتان هەیە خزمەت بەڵام بکەن حاليا تا ئێستا سێ کەسی ترمان فێر کردووە بەدەر لە خۆمان بۆ ئەم بوارە و سپاس بخۆ هەرسێکیان لە شوێنی زۆر دیار ئیش ئەەکەن و بەڵێ حەز ئەەکەین خەڵکی تریش فێر بکەین بۆ ئەم بوارە لەبەرەوەی لە کۆتاییە خزمەت بە ئامانجی هەمومان ئەەکەین بەڵام لە ئێستاە وتنەوەی دەورە ئەبێت چەند کەسێک حاضر بێت و شوێنت ئەوێت و داتاشۆ و بەرنامە و تر زۆر شتی ئەوێت لەبەرەوە گونجاومان نەزانی لەم کاتەیە بەڵام شاڵاتوانمانەیە لەسەرەگەن بەڵێ بێکمان ئەی دڵنیام کۆمەڵ خانمی تریشان کە ئەنێ دەستیان بە ئێوە بگا بەڵام دوورە دەستن لە شوێنەکانی ترن ناتوان بێنە سلێمانی ئێوە چۆن خزمەت بۆ خانمانە ئەەکەن بۆ ئەوانیش هیچ بیرۆکێکتان لە مێشکایە کە لە داهاتوودا بتوان هاوکاریان بکەن بەڵام پێش و تریژانی لە ماوەی کارکردنمانە هەر کەسێک خوازیار بوو بێت لە دەرەوە واتە لە دەرەوەی شاری سلێمانی خوازیار بوو بێت ئێمە میکاپی بۆ بکەین لەگەڵ لەچکە یاخود بە تەنها لەچێت کە پێشترە و کارەشمان کردووە ستافەکەمان بە VIP ڕۆشتون واتێکێک لە ئۆفرەکانمان ئەوەیە کە جگە لە شاری سلێمانی هەر کەسێک خوازیار بێت لە دەرەوەی شاری سلێمانی کارەکەی بۆ بکرێت ستافەکەمان بە VIP ئەچێت بەدەر لەوەی کە ستافی خۆمان ئەڕوات زۆر کات کەسەکە ناتوانێت بێت بۆ لامان و ئێمەش ناتوانین بچین بۆ لای و جای وا بووە بە چارەک بە نیم سەعات لەگەڵ کەسای قسەمان کردووە ستایلمان بۆ هەڵبژاردەوە لەگەڵ جلەکانیان و پێمان وتۆ کە چی گونجاوە بووی ئەمەش بۆتەوە ئەوەی کە قەلەقی کەمتر بێتەوە ئەو ئەستانگانە چێکێتە پێشتان لە کارەکەی خۆتانە بەڵێ وەکو ئاستەنگی سپاس بۆخوای گەورە پێکەوتوانیمانە تا ئەم مدەتە تا ئەم 3 ساڵە پێکەوتوانیمانە ئاستەنگیەکان بڕین وەکو کێشش کە ناتوانم بڵێم وەکو کێشێ ئەم خاڵە کە زۆربەی کات مشتریەکانمان لە ڕێگەی پیجەوە نامە ئەنێرن یا تەلەفۆنەکەن ئەمانێ ڕسمەکان لە نزیکەوە ببینین بۆچی دەینانێن لە نزیکەوە حەزەکەم ئەمە وەکو ڕوونکردنەوەیەک بێت بۆ هەموو ئەزیزانی کە ئەو پرسیاریان کردبوو ڕاستی ئێمە پرسیاری تەواوەتیمان کردووە لە کەسانی شارەزا لە بواری دینیە پێیان وتوین کە نابێت ڕسمەکان زۆر لە نزیکەوە دابنێن بەهۆی ئەوەی کە خوانەخواستە ئیشەکەمان بەڕێگا بڕات کە لایەنی شەرعی نەبێت یاخود گوناحبار بین لەسەری ئەمە پێیان بڵێم کە هەموو هۆکارێک کە ئێمە ناتوانین ئەم ڕسمانە لە نزیکەوە دابنین تەنها ئەوەیە و ئەمە لێرەوە بۆ ئەزیزانی ڕابیانم کە خوازیارن ئیشەکانمان لە نزیکەوە ببینن ئەلبومی تایبەتمان لێرە داناوە بە وردەکاری و ئیشەکانمانی تیا و ئەتوان سەردانی ساڵۆن بکەن و ئیشەکانمان بە وردەکاریەوە ببینن زۆر سپاسانگی خاتوشانیا گەر لە کۆتایی شتێکت ما بێت و پێمان بڵێ ئەو خانمانی کە لێرەوە بینەرمانن چۆن دەستیان بەیەوە بگان و نیشانتان بۆ ئەوەی کە هەم بتوان سوودێک لە زانیاریەکانی ئەوە بینن و هەمیش ئەگەر بیانێ سەردانتان بکەن زۆر سپاس خۆنیا خان ئەتیسەکەم ئێمە وەک کەتان ئەستا بوو پێیجمان هەیە ئەتوانین لە ڕێگەی ئێوە نامەمان بۆ بڵێر و متابعەمان بکەن و شتەکانمان ببینن بەڵام پێشەوەی کۆتایی پێبێنین حەزەکەم شتێک بڵێم کە ئێمە دەستمان کردووە بەم کارە لەوایە نەبووە کە هەلی کارمان دەست نەکەوت بێت لە بواری شەهادەکەی خۆمانە وەکو لەم ڕۆژەیە ئەڵەن کوا ئیشماوە لە بواری شەهادەی خۆتا ئیش بکەیت نەخێر هەلی کارمان هەبوو لە بوارەکەی خۆمانە بەڵام حەزمان بۆ ئەم بوارە وای کرد کە لەم بوارە ئیش بکەین کە سپاس بخوا خۆی گەورە ڕێنمونی کردین و هاتینە سەر ئەم بوارە زۆر سپاسانەکەم ئێمە کاتمان نەما هیوادارم لەو کاتە توانی بێتمان سوودێک بەو خانمانە بێن کە سەبینەرمانن توانی بێتیان زانیارێکی باش لەسەر بواری ڕێکخستنی حیجاب و سەرپۆشاک کۆبکەنەوە سپاس بۆ کاتی پێمەتان بەخشی سپاس بۆ خاتوشانیا و خاتولاوین بە هیوای سەرکەوتنی زیاتر خۆشەویستان بەم شێوازە بەرنامەی تۆمارکرای ئەم جارەمان پێشکەش کردن تایبەت بە پەیامی ڕۆژ.
بەڵا عزیزان زۆر سپاس بۆ هۆنیا و تەوەری بۆ ئامادەکردبوون سپاس بۆ زانیاریەکانی خاتوشانیا و خاتولابینیش بە پێوایە کە ئەم کارانە بێتە شیرینترکردنی باڵاپۆشی لە لای خانمان. ئازیزان ئێستش چینە لای ناوبڕێک و داوە بڕگە بابەتەکانی ترمان بەردەوامە بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەران دەچینە ئامێدی لەوێ ڤیدیۆکمان هەیە سەوارت بە باسکێل سواری یەکێکە لەو چالاکیانی کە زۆر تایبەتە و با بڵێن چالاکیێکی وەرزشیشە کەسانی وەرزشی زۆر ئەوە بەکارهێنن و لە دنیای دەرەویشدا بە شێوازێک لە هۆکارێک بە هۆکارەکانی گواستنەوە دایئەنێن و زیاتر سوودی لێبین هەم لە بەر ئەوەی کە لە ڕۆ تەندروستیەکەیەوە باشترە و خۆشبەختانە لە کوردستانیش هەنێ چالاکی ئەنجام دەدرێت لەم بوارەدا لە ئامێدی بابەتێکمان هەیە سەبارەت بۆ بابێکەوە بینەری ئەو ڤیدیۆمان بێت. ناوی من خارج موسا سیدو از خالقی گنده گوهرزمه ناحیه دیرالی که قضا آمدی کار من از مامستامه هل بچیکاتی آخه من حس در پایسکلی هبیه جی 13 سالی سال 2002 و حین 2002 سه من ده سوویتیه هر هنگی حتی وگاوه حوالا منا بردام اگه خدا حس کرد حتی اندی ساخم جی خدا حس کرد از حوالینه نه از او برادر کی بردام گری در کوین ماموستا سال ماموستا منه راهنر منه هاوین دا ایواریو هم در کوین همچین حتی شلازه حتی گلی بالندا همچین حتی آمدی قدش سرسن که هم حتی دهو که چین
تشتی از گلای که پخواش گنده من یه نافدار ورزشه همه جورت ورزش ها و بطایباتی جی پایسیکل جی گلای تتاب کارینان جه دست خوشیه الحمدلله من ترومبیل جی هی و ترومبیل همشی گیر عادیه از حس گیر اتوماتیک نکم یعنی اوشی خوشیه کادیه راستی جی و گلای جرا بوشولت یعنی بسیط که ترومبیل هم تیزی پنابم از پایسیکل تمدیره لکه چما شلازه شولت خط قطعی نمو زفر مبا یعنی با هنده جرا حتی 3 روزشی از سیاره نادا بشوله از گل جرا پایسیکل چما مدرسه پایسیکل دستپیک در کفنوه کشور اروپای در کفتی چرخ 19 دستپیک و چرخ 19 1717 اروپا دا گله گرینگی به هویه و گاستن تدادان تایباتی جل ولات هولندا ابشه بجم و گوول سرانسر دنیای پترش میلیارد کا پایسیکل هی جمهوره یعنی پترش یا ترومبیلا او خوشی از گل پایسیکل بینم یعنی راستی جی کم دیونه خوشی دیگه تامن آرامی از گل بینم بونمونه ده چما شلازه همه و ده چما آمدی همه و ده گله که واسطم ده مواسطی ده یعنی حواله هنده تندرستیه که بده تا خوشیه که بده تا القلقه که دیر کرد یعنی رکه که بلاشی خوشی بده تا لیاقه بده پیدا کرد تا یعنی آرامیه که پیش کشی تب کرد یشمن و یعنی اوی حتی بگه نها جوتیشی بلا دست پاوته شاریڕانیە ڤیتیەکیان بۆ ئامادەکردوین لەسەر ڕێزلێنان تایبەت بە پەروەردەکاران و پەروەردەکارانەی ساڵانێکی زۆرە لە مەجای پەروەردەدا کارەکەن لە ڕانی ڕێزلێنانێکیان بۆ سازکردن بابینێری شێشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ مامۆستان بەبوونەی بەڕاستی هەم خولی هاوینەی سەرجەم ئەو براو خوشکانەی کە لەو هاویندا خزمەتی یەکجار زۆریان کرد بۆ کۆمەڵک لەو پەروەردەکارانەی کە بەڕاستی زۆر قوتابیان لەبەردەستدان و زمان دوێنێ ناسانە خۆبەخشانە بەڕاستی خەریکی خزمەتکردنن بە پەروەردەی ئیسلامی کە بۆ خۆتانزان ئەمڕۆ پەروەردەی ئیسلامی لە ناو کوردستاندا بەڕاستی زەخت و فشارێکی یەکجار زۆری سەردانەوێنەی هێڵندانەوە کەمیکەنەوە بەڵام خوشکان و برایان خۆڵیان لێ هەڵماڵی وە بەڕاستی بۆیە ئەمڕۆ بە پێویستمان زانی لە بەشێک لەو خوشک و برایانەی کە خەریکی پەروەردە و بانگەوازن ئێمە لێرە ڕێزلێنانیان بۆ بکەین کە بەڕاستی شایەنیانەوە زۆر بە خوشکی دیکەشان داوای گەرد نازاییمان هەیە لەوانی کە لێرە مەوجود نین بە ئیزنی خوای گەورە لە داهاتوودا بە خزمەت دوایش دەکەین و دیارە لەم مناسبەیەدا بە پێویستمان زانی بەڕێزکە عەبدولسار مەجید کە بەڕاستی پیاوێکی لێهاتووی ناو کاروانی ڕابوونی ئیسلامیە پێمان خۆش بوو لێرە لە خزمەتی بین الحەمدولله ئەویش بە وتەیەکی زۆر کاریگەر و باسی بنەماکانی سەرکەوتنی بانخواز و مەرجەکانی و چۆن دەڵێ ئەو ڕێگرانی دێنە سەر ڕێگەی بانخوازان کە دەبێت چۆن بیان بڕێ و چۆن بەڕاستی هەڵسوکۆتیان لەگەڵ بکات الحەمدولله بە وتەیەکی زۆر جوان بەشداریکردین خوای گەورە پاداش دێدادەوە. بە ئیمانی پتە و ئینسان خۆراگر دەبێ ئیمانی پتە و ڕاستە ئیوا هەیە هەر بە تەبیعەت و فیترەت کەسێکی ئازایە کەسێکی مەسەرەن چاونە ترسە بەڵام هەتا ئیمان پتەوتر بێ و هەتا ئیمان دامەزاتر بێ بە خوای تەعالا بە قەدەری خوای تەعالا بە ڕۆژی دوایی بە پاداشتی خوای تەعالا دڵنیابن ئەوە ئەو کەسە زیاتر لە ناخۆشیەکانی سەرڕێی داوە بانگەواز خۆراگرتە دەبێ و دامەزاتر دەبێ.
سەرەتا دەستخۆشیم بۆ بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کە هەستا بە ڕێزلێنان لەو خوشک و برایانەی کە کاری بانگەوازیان کردووە لە سنووری مەڵبەند بێگومان لە دوو خاڵدا خۆی دەبینێت و یەکەمیان دەستخۆشی ئەوان دەبێتە هاندەر و هاندانێک بۆ ئەو خەڵکانەی کە کاری بانگەوازی دەکەن دەبێتە هۆ کارێک بۆ سار نەبوونەوەیان و خەمخۆری زیاتریان بۆ کاری بانگەوازی و هەروەها پێزانی نیشیان دەبێت کە سەروی خۆیان ئاگایان لیانە و پێزانینیان هەیە. خاڵی دووەمیان کاری پەروەردە و فێرکردن و بانگەواز بەشێکی گرنگی بانگەوازی ئیسلامیە کە پێویستە ئێمە فەرامۆشی نەکەین. بەشی بانگاز پەروەردەی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری هەستا بە پێشکەشکردنی دەستخۆشی و ڕێزێنان بۆ ئەوانەی کە ئەهلی داوە و هەلی بانگەوازن بۆ ناوچەکەدا. تەمان منیش دەستخۆشی مەیە بۆیان بەڕاستی بەرەوەی ئەوڕۆ کۆمەلگەی کوردی بۆ خۆگرتنەوە دووبارە هەستان نەبە و ڕوبەڕووبوونەوەی ئەو ناڕەحەتی و ڕەشبینە زۆرەی خۆ پێکەم بوونێکە لەسەر میلەتی کووردا پێویستی زۆر بەوە هەیە کە بانگەوازی ئیسلامەتی ئاوێتە بکرێت لەگەڵ هەستی نەتەوایەتی کوردی. تەمان ئەگەر ئێمە بتوانین بە ئەوە کە هەستینی زۆرمان کردو بۆ نەتەوەی خۆمان. سمع الله لمن حمده. بەڵێ ئەزیزان دەچینە تەکیە بڵێ وا دیارە ناوبڕەکمان هەیە دواتر دێنەوە و ئەو ڤیدیۆی کەمەڵمانە و پامێرانمان وەردەگرین سەرەتاش با بچینە لە ناوبڕەکەمان. صلاة سلام على المصطفى رسول إمام بنور الصفا. صلاة سلام على المصطفى رسول إمام بنور الصفا. حبيب الإله أنار الحياة وقلبي يرى كمثل القمر. بمدح الرسول يزيد الأمل ويأتي القبول بخير العمل. صلاة سلام على المصطفى رسول إمام بنور الصفا. مرتب رسول أحمد مصطفى وبصلا نكنش إمام نور واتباع. نبي طبيب أنار القبر في طه الحبيب كمثل القمر. أريد الشراب وخير الثواب فيوم الحساب به أفتخر. صلاة سلام على المصطفى رسول إمام بنور الصفا. مرتب رسول أحمد مصطفى وبصلا نكنش إمام نور واتباع. أمتي أمتي قالها المصطفى يومها كل عبد بالرسول اكتفى. أمتي أمتي قالها المصطفى يومها كل عبد بالرسول اكتفى.
وبصلا نكنش إمام لوب واتباع صلاة سلام على المصطفى رسول إمام بنور الصفا مرتب رسول أحمد مصطفى وبصلا نكنش إمام لوب واتباع عزیزان دەچینە تەکیە لەوێ ناوەندێکی پەیوەندی کراوەتەوە خۆشبەختانە لە زۆربەی شوێنەکان گرنگی دەدرێت بەکردنەوەی کۆمەڵێک ناوەند بۆ پێگەیاندن لە تەمەنە جیاوازەکاندا لەوێش ناوەندێک کراوەتەوە بمەبەستە با بینەری ئەو ڤیدیۆ کە هاوکارانمان لە تەکیە بۆیان ئامادە کردوین. ئەوین ئیدریس ساڵێکە لێرە سوودی زۆرم دیوە لە قورئان لە هەمووی قورئان ئادابیتەکان ئادابی خەوتن و ئەوانەشە زۆر سپاسیان لێکەم زۆر دەستخۆشییان لێکەم باسی دەستخۆشم هەیە بۆ مامۆستاکان گشتیان لە زستانەوە لێرەم ناوی خۆم لۆنا باوکشم هەڵۆ ئینگلێزی قورئان ئادابەکان پیت زۆر سوودم لێیان بینیوە دەستیان خۆش بێکەوانە بە ئێمەدا هەفتەی 2 ڕۆژ دێم بۆ ئێرە زۆر سوودم لێیان بینیوە دەستیان خۆش بە سوپاسیان دەکەم. من ناوم ئیناس جاسمە من ماوەی زیاتر لە 9 مانگە لێرەم ڕەوا خوێندنەوەی قورئان دەرسی ئینگلیزی و ئاینەکەم دەناسم و قورئانیش زۆر سوودمان لێ بینی و زۆرمان دووش بوونە لەگەڵمان سپاس و دەستخۆشی زۆرم هەیە بۆ ئەو مامۆستایانە ئیشەڵا گەرەم جۆرە خولانە هەبێ لە ئایندەدا بەشداری یەکەم. نام ئیمان تەحسینە و ماوەی 2 ساڵە لەم ناوەندە بەشدارم ئەوانەی ئینگلیزیمان پێوترێ لەگەڵ ئایندەکەم دەناسێم و لەگەڵ ئەوانەی ئینگلیزی و لە ڕەوان خوێندنەوەی قورئانی پیرۆز زۆر دەستخۆشییان لێکین کە زۆر لەگەڵ ماناماندوو بوونە وەک من خودی خۆم زۆر سوودم لەم ناوەندە بینیوە. من قوتابی دەروون بورهان قۆناغی دەم الحەمدوللا بۆ ماوەی زۆرێکەوە لێرەم الحەمدوللا سوودێکی زۆری ئەوتۆم لێ بینیوە و هەروەها زۆر سپاسیەکە بەیەکەی مامۆستاکانەکەم کە بەڕاستی مامۆستا ئازاد زۆر لەگەڵمان ئامادوو بوو و من چەندها دەرس لێرە ئەخوێنم کە هەمویان سوودبەخشن و هەریەکیان سوودێکی تایبەتیان هەیە یەکێک لەوانە جوان خوێندنەوەی قورئان و قەواعید النەورانی و هەروەها دەرسی زمانی ئینگلیزی ئەخوێنین کە الحەمدوللا لە ئایندەدا ئیشەڵا ئەبێتە مای نور و دینێکی جوانتر بۆ دنیا و بۆ قیامەتمان. ئەم ناوەندەی ئێمە تقریبەن 2 ساڵە لە ساڵ پارەوە مانگی دووەوە بڵێن ئێمە 2 وەرزمان هەیە مانگی 1 هەتاوەکو مانگی 8 وەرزێکە لە 8 تاوەکو مانگی 2 ئەگاتۆ مانگی 2 وەرزێترا ناوەندەکەمان پێکاتۆ لە قۆناغی ئامادەکاریمان هەیە 3 پۆلە یەک پۆلی دووەکان سێیەکان چوارەکان ئەمە ئامادەکاری و چۆنەڵی ڕانێنی لەسەر دەرسەکان و قۆناغەکانی تریشمان قۆناغی 1مان هەیە لەگە قۆناغی 2 و ئێستش قۆناغی 3.
بەڵا عزیزان هیوادارین بڕگە بابەتەکانمان بەدڵی ئێوە ببێت و ئێمەش ئەندازەی کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو هیوادارین ڕۆژێکی پڕخێر و بەرەکەت و سەلامەتی و لە شتاغیتان هەبێت خوا ئاگادارتان خواتان لەگەڵ